بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵایەمەتان لەبێت ئەم کاتە هەموو کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستیەکی باشتان هەبێت. ئازیزان هەروەک هەمیشە بۆ ئەمڕۆ پرۆگرامێکی نوێ و چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە یارمەتی هاوکارانم پێشکەشتانی دەکەین. لە بەرنامەی ئەمڕۆمانە جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە دواتر هەریەکان لە کاتی خۆی ئاماژەی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین، بەڵام دوو تەوەری سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. یەکێک لە تەوەرەکانماندا باز لە ڕۆژی جیهانی سەلامەتی و دڵنیایی خۆراک دەکەین کە ئەمڕۆ حوتی 6 ڕۆژی جیهانی سەلامەتی و دڵنیایی خۆراکە. ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لەگەڵ ڕێکخراوی FAO ڕێکخراوی پشتوکاڵی دابینکردنی خۆراک بۆ مرۆڤ یاخود دابینکردنی خۆراک ساڵانە چەندین ئاماری تایبەت بە بابەتی خۆراکی و تایبەت بە گیان لە دەستدان دەخەنە ڕوو دەربارەی خۆراک یاخود بەهۆی خۆراکەوە گیان لە دەستدانەکان دەخەنە ڕوو کە لەم ڕۆژەدا یا بڵێ لە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراکدا ئەم دوو ڕێکخراوە گرنگێکی زۆر زیاتر بەم ڕۆژە دەدەن و چەندین چالاکی جۆرا و جۆر لەسەر ئاسی جیهانی ئەنجام دەدرێت بە بۆنی ئەم ڕۆژە لە پێنە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر سەلامەتی خۆراک نەک هەر هاوڵاتیان بەڵکو لایەنە پەیوەندیدارەکانیش واتە حکومەت بە پلەی یەکەم و دواتر بازرگانەکانیش کە ئەوانیش سەلامەتی خۆراکی هاوڵاتیان بەشێک یەکەوێتە ئەستۆی بازرگانەکان واتە کە بازە سەلامەتی خۆراک دەکەین هەر لە کێڵگەوە دەگرێتەوە هەتا دەگاتە سەر سفرە و خوانەکان واتە بەشێکیشی دەکەوێتەوە ئەستۆی هاوڵاتیان بڵێ بەکاربەران لە کاتێکدا کە ئەم خۆراکانە دەگاتە دەستی بەکاربەر لەو کاتەوەی کە دەگاتە دەستی بەکاربەر خۆی بەرپرسە لە سەلامەتی خۆراک و چۆنێتی هەڵگرتنی چۆنێتی بەکارهێنانی پرۆسەی خواردنەکە بە شێوەیەکی گشتی. جا ئێمە ئەمڕۆ باز لە ڕۆژەکە دەکەین بازە سەلامەتی خۆراک دەکەین بزانین ئایا لە هەرێمی کوردستاندا ئێمە سەلامەتی خۆراکمان چۆنە لە چه ئاستێکدایە هەڵبەت دەبینین ڕۆژانە لیش ناوبەشەکانی قایمقامیت بەردەوام و بە بێوچان ئەو بابەتانی کە پەیوەندیدارن بەلانی تەندروستی هاوڵاتیان و بە دەرەجەی یەکەم خۆراک ڕۆڵی بەرچاویان هەیە لە سزادانی ئەو کەسانەی کە سەلامەتی خۆراک ناپارێزن یاخود ئەوەتە ئەو خۆراکانی کە دەیدەن بە هاوڵاتیان چ ئەگەر بە لە قوتوندراوەکان بێ ماوە بەسەرچوو بن سزا دەدرێن هەندێک جار مۆڵەتی کارکردنیان لێ دەسەندرێتەوە یاخود ئەوەتە عەرەبانە و چێشخانە ئەو شوێنانی کە خواردن دروست دەکەن و دەدرێت بە هاوڵاتیان دەیکڕن. ئەمڕۆ باز لە ڕۆژی جیهانی سەلامەتی خۆراک دەکەین و دواتر پسپۆڕێکی زانستی خۆراک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت بە وردی لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. دوابەدوێ ئەوە تەوەرێکی ترمان هەیە کە بابەتێکی گرنگە بە نسبەت ئێمەی هاوڵاتیە بە نسبەت مرۆڤایەتیەوە ئەویش بابەتی هونەری پشتگوێخستنە کە هونەری پشتگوێخستن هەڵبەت کە هەر کەسێک بتوانێت ئەم هونەرە پەیڕۆ بکات ئەوە لە ژیانیدا دەتوانێت تا ڕادێ بڵێ سەرکەوتوو دەبێت. جبران خەلیل جبران ئەدیب و شاعری لوبنانی دەڵێت هەر کەسێک بتوانێت هونەری پشتگوێخستن جێبەجێ بکە پەیڕۆ بکە ئەوە وای دابنێ کە بەشێکی زۆری کێشەکانی ژیانی تێپەڕاندووە یاخود چارەسەر کردووە واتە ئەم هونەرە هونەرێکی هێندە گەورەیە ئەگەر هەر کەسێک هەیبێ یاخود بتوانێت پەیڕێ بکاتەوە نیعمەتێکی گەورەیە. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ئەم هونەری پشتگوێخستنە بۆ کێ یان بەرامبەر کێ ئەنجام دەدرێت و لە چ کاتێکدا ئەنجام دەدرێت؟ ئایا ئەم هونەری پشتگوێخستنە بەرامبەر هەموو کەسێک یاخود لە هەموو حاڵەتێکە بەرامبەر هەر کردەوە هەر قسەیەکی ناشرین دەکرێت بە پشتگوێ بخرێت یاخود نەخێت لە هەندێک حاڵەتدا پێویستە وەڵام هەبێت یاخود کاردانەوە هەبێت. ڕەنگە زۆر جار لە ژیانی ڕۆژانەماندا هەرێک لە ئێمە بێگومان بەرکەوتنمان زۆرە لەگەڵ دەوروبەرەکانماندا ڕوبەڕووی قسەی ناخۆش ڕوبەڕووی کردەوەی ناشرین ببینەوە بەڵام ئایا هونەری پشتگوێخستن تا چەند دەتوانێت دەرونی کەسەکە ئارام بکات وا بکات کە ئەو کەسێک کە کردەوەیکی ناشرین یاخوتەوەتە قسەیەکی ناخۆش ڕخنەیەکی ڕوخێنەر بەرامبەر ئەم کەسە ئەنجام دەدات و کاریگەری لەسەر ژیانی دەبێت بە هونەری پشتگوێخستن دەتوانێت چارەسەری بابەتەکەی بکات. لەسەر ئەم بابەتەش
دواتر میوانمان دەبێت و بە وردی گفتوگۆی لەسەر دەگەین. دەچین لەلای بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان و بڕگەی یەکەممان بڕگەی وەرزشە کە باس لە یاریەکانی ماسوولکی شان دەکات کە هەر جارو لەلایەن ڕاهێنەرێکی وەرزشی بەتواناوە ڕاهێنانەکانمان بۆ ئەنجام دەدەن و چۆنیەتی ئەنجامدانەکەی بۆ ئێمە ڕوون دەکەنەوە. هەڵبەت لە بابەتی وەرزشیدا هەر تەنها ئەنجامدانی وەرزشەکە بخۆی گرنگ نیە، بەڵکو چۆنیەتی ئەنجامدانەکەی گرنگە. ڕەنگە زۆر جار کە بە هەڵەیەک ڕاهێنانێک ئەنجام بدرێ لە باتێوی کە سوودت پێ بگەێنێ بە پێچانۆ زیانت پێدەگەێنێ. با بچینە لای ڕێنمایی و بڕگەی وەرزشی. سڵاتان لە بەبیانیتان باش. بڕگەی ئەمڕۆمان فەرق و جیاوازی دویاری ماسوولکەی بایسێپسە و ئەزانین بایسێپس لە دوو مەسڵ پێکاتووە. با یاریەکەمیان بکەین ئەوە دیاری بێتەوە پاڵتۆ بەرزکەرەوە بەسەری ئەی بەرزەکەینەوە بە هێواشی دای ئەگرین. ئەم یارەوە بەشی ناوەی ماسوولکەی بایسێپسە. يلا هسه لو توصل راناني دوم انشكل دو نا انشكل دو بذكره با ماشي وسريع برسكنو هي واش داكتنو امام باش يدربي ما سكي بس سكات جولين بمجاتي نكوتاي برقي أو الرومانو بيوسود بينين بەڵێ خۆشەویستان دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان. راپۆرتێکە تایبەت بە نەخۆشی شەکرە، ئەڵبەت نەخۆشی شەکرەیەکێکە لە نەخۆشی مەترسیدارەکان کە لەسەر ئاستی جیهانی ژمارەی توشبوانی زۆرە. هەڵبەت نەخۆشی شەکرە چەند جۆرێکی یاخود چەند قۆناغێکی هەیە. لەم راپۆرتەدا ڕوونی دەکاتەوە بزانین کام جۆری نەخۆشی شەکرە مەترسیدارترینە. کام جۆری نەخۆشی شەکرە مەترسیدارترینە؟ شەکرا یەکێکە لە باوترین نەخۆشیە درێژخایەنەکان. زۆرێک لە خەڵکی لە گشت تەمەنەکانیدا تووشی دەبن. بەڵام جیاوازی نێوان جۆرەکانی و یەکەم و دووەمی نەخۆشی شەکرە چییە و کامیان مەترسیدارترە؟ لە راپۆرتێکی ماڵپەڕی زە کۆنسوڵتۆ پێداچوونەوە بە جیاوازی نێوان جۆرەکانی یەکەم و دووەمی نەخۆشی شەکرە کراوە لە ڕووی ئەوەی کە دوو جۆرە و چەند مەترسیدارن و هۆکاری مەترسیداربوونیان چییە کە بەپێی ماڵپەڕی هەڵسلی باسی لێوە کراوە. ئاساییە کە هەردوو جۆری نەخۆشیەکان نەخۆشی شەکرن، بەڵام جیاوازی سەرەکی نێوانیان ئەوەیە کە جۆری یەکەم مەترسیدارترە و لە ئەنجامدانی کاردانە و بەرگری لە شەوە دروست دەبێت، لەوانەیە زوو گەشە بکات و چارەسەرکردنیشی ئەستەمە. هەروەها جۆری دووەمی شەکرە پەیوەندی بە چەندین هۆکاری ژیانەوە هەیە، وەک کەمی چالاکی جوڵەی جەستەیی و کێشی زیادە کە ئەم جۆرەیان لە کاتی هەرزەکاریدا دەستنیشان دەکرێت کە لە ڕێگەی گۆڕینی شێوازی ژیان بۆ ژیانێکی تەندروست و ڕاوێژکردن لەگەڵ پزیشکی پسپۆر بۆ پشکنینی بەردەوام دەتوانرێت لە جۆری دووەمی نەخۆشی شەکرە دوور بکەوینەوە. هۆکاری توشبوون بە جۆری یەکەمی نەخۆشی شەکرە چییە؟ نەخۆشی شەکرە جۆری یەکەم بە زۆری لە ئەنجامی کاردانەوەی سیستەمی بەرگری لەشەوە دێتە ئاراوە، بەو پێی کە ئەستەما سیستەمی بەرگری لەش بتوانێت بەرەنگاری خانە زیان بەخشەکانی جەستە ببێتەوە. بەمەش پاشان خانە تەندروستەکان لە ناو دەبات و کە ئەمەش زۆر جار پەیوەستە بە هۆکارە بۆماویەکانەوە. هەر بۆیە ئەم جۆری شەکرە تا ڕادەیەکی زۆر بۆماوەییە. هۆکارەکانی مەترسیداربوونی شەکری جۆری یەکەم بۆماوەیی واتە ئەندامێکی خێزان تووشی ئەم جۆرە بووبێت و جادایک یاخود باوک یان خۆشک یان برابن. تەمەن شەکرەی جۆری یەکەم لە نێو منداڵان و هەرزەکاراندا باوە. هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شەکرەی جۆری دووهەم
چییە؟ ئەو کەسانی نەخۆشی شەکرەی جۆری دووەمیان هەیە زۆرجار تووشی بەرگری و لە دژی بەکارهێنانی ئانسۆلین دەبن. واتە جەستە ئانسۆلین دەردەکات بەبێ ئەوەی بتوانین بەکاری بهێنین. جگە لەوەش پەیوەندی بە هەندێک هۆکاری ژیان و بۆماوەیەوە هەیە. هۆکارەکانی مەترسیبوونی نەخۆشی شەکرە لە جۆری دووهەم بریتین لە بەرزبوونەوەی ئاستی شەکر لە خوێندا و کێشی زیادە و زۆری چەوری ورگ و کەمی چالاکی جوڵەی جەستەی و کە ئەمەش بۆ کەسانی سەر و تەمەن 45 ساڵ توشبووان بە نەخۆشی شەکرە لە کاتی دووجانیدا لەدایکبوونی مناڵ و کێشی زیادە، دروستبوونی کیسی هێلکەدان و نەخۆشیەکانی هێلکەدان. بەڵێ خۆشەویستان، هێکێکی تر لە بەڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بەڕگەی گوڵە کە هەر جارە و باز لە چۆنەتی پەروەردەکردنی جۆرێک لە جۆرەکانی گوڵ دەکات. هەڵبەت گوڵەکان یاخود ڕۆکەکان شێوازی پەروەردەکردنیان لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر جیاوازە. هەریەکان تایبەتمەندی خۆی هەیە. دەیکیان وا پێویست دەکات کە لە ژینگەیەکی گەرم یاخود لە ژینگەیەکی سێبەردا بێت پێویستی بە پلێکی گەرمی دیاری کراو هەیە و هەندێکیشیان پێویست دەکات کە لە دەرەوە بێت بەرگەی پلەی گەرمی بەرز و نزمی کەش و هەوا و جەوەکە دەگرن. جا بڕگەی ڕێنمایی گوڵی ئەم جارەمان گوڵی ئازارە. با بێ کۆبینەری بین بزانی شێوازی پەروەردەکردنی ئەم گوڵە چۆنە و بە چه شێوازەکە. باینتان باش لە بڕگەم جارەمانە باسی گوڵێکی تایبەت دەکەین کە گوڵێکی زۆر پیرۆزە بە تایبەتی لە دینی مەسیحا. ئەویش گوڵی پێژن فلەوەرە. پێژن فلەوە بە زمانی کوردی خۆمان پێوترێت گوڵە ئازار. گوڵە ئازار گوڵێکە زۆر گرنگی پێدرێت لە عەرەبیا پێوترەوە دە ساعات، چکە و گوڵەیەک گرێت لەسەر شێوەی سەعاتە. هەرچەند ئەمە جۆرێکێتی ئەو جۆرێکە بەتایکی لە شێوەی سەعات دەچێت. ئەم جۆرە گوڵیان نیە، بەڵام چەند جۆرێکی هەیە. ئەمیش هەر گوڵێکە تایپێکە لەو جۆرانە. گوڵی وەردەتە ساعات چەند سیفەتێکی ئەوەی هەیە. ڕەچەڵەکی گوڵەکە ئەمریکای باشوورە لە بەرازیل ئەم گوڵە ڕەچەڵک ڕەسەنەکەیەتی، بەڵام تایبەتمەندی ئەم گوڵاوەیە گوڵێکی هەڵواسرای بەرسێبەرە، ئەتوانێت 3 بۆ 10 مەتر خۆی هەڵواسێ بە شوێنەکانە. ئەم گوڵە ئەو گوڵە لای مەسیحەکان زۆر پیرۆزە بۆ چوونێکی ئەڵێن کاتی حەزرەتی مەسیح لە خاج دراوە، لە خوێنی حەزرەتی مەسیح ئەم گوڵە ڕواوە، لەبەر ئەوە لایەن بە گوڵێکی پیرۆز دانرێ. ئەم گوڵە میوەیە کە گرێ شێوەکەی گۆیە یان هێلکەیە، میوەکەی نزیکەی 250 تۆیتایە، گوڵک میوەیەکی زەردە ئەخورێت. ئەخورای ئەو میوەیە کە ئەخورێت بەکارێنندەوەکو شەربەت نزیکەی بۆ کەسانی کە ئازاری ماسوولکان هەیە، بۆ شکانی ئازاری ماسوولکان زۆر سوودی هەیە. تایبەتمەندی ئەم گوڵە چییە؟ ئەم گوڵە حەزی بە پلەی گەرمای زیاتر 25 لە بەرەوەی لە بەرە ڕەچەڵەکی ڕەسەنەتی ئەم گوڵە بەرازیلە لە ئەمریکای باشوور، کەواتە حەزی بە جێوێکی شێداری گەرمە. و لە کورسانە ئەم گوڵە زۆر بە باشی گەشەی کردووە. تەماشاکەین بووە کە بەڵام کاتێککە وەرزیستان دێت دەسەکا بەچی دەسەکا بە وشک بوون، هەرچەنە گوڵەکە چواروەرزیە، جاری وهەیە وشکەکە چکە لە کورسانە پلەی گەرما جاری وایە دابەزێ بۆ ژێر پلەی گەرمای 10 پلەی سیلیزی، لە پلەی گەرمای 10 بەرەوسەر زۆر بە باشی گەشاکە. لە مانگی 12 ئەم گوڵە دەسەکە ئەتوانین دەستکەین بە زۆربوون لێ، ئەوش بە وەرگرتنی پارچێک لە قەدی گوڵەکە، یان ئەوەی ئەتوانین بە برالە زیادیکەین، بە برالە زیادیکەین، یان ئەتوانین بە قەدێکی هەڵواسرا و زیادیکەین، وان ئەتوانین لە مانگی 2-3 بە تۆ زیادیکەین. یەکێ لە تایبەتمەندەکانی ئەم گوڵە ئەو لە کوردستانە گرنگێکی تایبەتی پێدراوە یان لە ناو عارەبە، هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆی ئەم گوڵە ئەگەر تەماشایکەین ئەم گوڵە لە ناوڕاستەوە وەکو گوڵەکانی دیکە 360 پەڕەی بچووکی هەیە، 12 ئەم گوڵان تایبەت وانە
12 پەڕێ هەیەوەکو ساعات لە ناوە سێ دانەی هەیە کۆسپەکەی سێ بەشی هەیە کەوەکو مێی گوڵەکەیە کەوەکو ساعات وایە دەقەژمێر و کاتژمێر و چرکە ژمێرەکەی کاتە بۆی ناونراوەردە ساعە بەڵام لە زمانی ئینگلیزیا پێ و تێ پێشن فلاوە واتە گوڵ ئازار لای مەسیحەکان زۆر گرنگی تایبەتی خۆی پێدرێ ئاودانی ئەم گوڵە لەبەرەوەی لە گوەرزی گەرما و شێدارە گەشاکە کاتە پێودانی پێویستی بە ئاودانی زۆرە لە هەموو خاکێکا گەشاکە واتە خاکەی باشتر وایە لە زەوی بچێنرێت نەک لە ناومەرکانەیەکات چونکە ئەم گوڵە ڕەک بە ڕێژەیەکی زۆر بڵاوەکاتەوە بڕگەم جارەمان کۆتایی هات لە باسکردنی گوڵە ئازار تاوکو بڕگەیەکی داهاتوو هەر شاد بن. بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ڕێکخراوی فاو ساڵانە سەبارەت بە گیانەدەستدانی مرۆڤەکان لەسەر ئاستی جیهانی دەیخەنە ڕوو ئەوە ڕوون بۆتەوە کە ساڵانە بەهۆی خواردنی ناتەندروستەوە زیاتر لە ملیۆنێک هاوڵاتی دووچاری نەخۆشی دەبن بەهۆی خواردنی ناتەندروستەوە زیاتر لە 400,000 کەس بەهۆی خواردنی ناتەندروستەوە گیانەدەست دەدەن. جا ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی سەلامەتی و دڵنیایی خۆراکە لەم ڕۆژەدا هاوڵاتیان بەگشتی هۆشیار دەکرێنەوە لە بەرامبەر سەلامەتی خۆراک و ئەرکی حکوومەت و لە هەمان کاتا بازرگانەکان هاوڵاتیان واتە بەکاربەران هەڵبەت لە کێڵگەوە هەتا ئەو کاتی کە دەگاتە سەر سفرۆکات هەتا ئەو کاتی کە بەکاربەر بەکاری دەهێنێ هەمووی سەلامەتی خۆراک دەکەوێتە ئەستۆی. بزانین گرنگی سەلامەتی خۆراک بۆ خۆی لە چیدایە لە هەرێمی کوردستانە سەلامەتی خۆراکمان چۆنە و لە چه ئاستێکدایە کوالیتی کۆنتترۆلمان چۆنە لە چه ئاستێکدا هەڵبەت خۆراکی ئێمە یاخود ئاسایشی خۆراکی ئێمە دەسەدا هەفتای زیاتر پشت بە هاوردە دەبەستێ هاوردەکانیش لەکوێ زیاتر وڵاتی تورکیا و وڵاتی ئێرانە لە هەرێمی کوردستاندا بەرهەمی ناوخۆیمان لە خۆراک لە 30%، بەڵام ئایا ئەو لە 70 و ئەو لە 30% تا چەند لە ڕووی سەلامەتیەوە سەلامەتن تا چەند دڵنیان لە بەکارهێنانی لەسەر ئەم بابەتە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین و لەسەر گرنگی بوونی ڕۆژێکی لەم شێوەیە لەسەر ئاستی جیهانی بۆ خۆی چی و لە چیدایە لەسەر بابەتەکە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر محەممەد فاروق کە بەڕێزیام سپۆری زانستی خۆراکەن. دکتۆر محەممەد بەیانیت باش بەیانیتان باش تەندروستیتان چۆنە؟ سپاستانەکەم هیوادارمی و بینەرانتان باش و سەلامت یاخوا باشی بەخێر بێی سەر چاوان. دکتۆر پێش ئەوەی کە باز لە گرنگی سەلامەتی خۆراک بکەین با سەرەتا لە ڕووی زانستی و بزانین سەلامەتی خۆراک چی ئەگرێتەوە بەسمان چێ لە سەلامەتی خۆراک؟ زۆر باشە تەمان مادەم بە ڕێکخراوی فاو WHO دەستی پێ کرد تەمان ساڵانە ئەوان بە لەم ڕۆژە یادێکەنەوە و هەموو ساڵێکیش تایتڵێک وەکو شعاری ئەو ڕۆژەدانێن مثال ئەڵێن فود ستاندارد سیڤ لایڤ واتە ئەگەر بێت و خواردن بەپێ ئەو ستانداردانی کە بۆی دانراوە جێبەجێ بکرێتەوەتە سەلامەتی ژیانی ئێمە هەمومانە پارێزێت و دەتوانین سەلامەتی خۆراک لە ژێر چەتری ئەم وشەیە کە پێوترێ فود ستاندارد کۆکەینەوە بەس لە فود ستاندارد چییە واتە ئەم خواردنانە تا چەند بە پێی ستانداردە جیهانی و ناوخۆیەکان بەرهەمە هێنرێن یاخود دروست دەکرێن یاخود کە باسی کوالیتی کۆنتترۆل دەکرد داخلی ئەو وڵاتانە بن ئەگەر دەرەوە هاور دەکرابێت تەعاان بۆی ڕوون بێتەوە فود ستاندارد چییە؟ تەعاان تایبەتمەندی پێوترێت تایبەتمەندی خۆراکی ئەم تایبەتمەندیە لە جیهانە کۆمەڵێک ڕێکخراوی جیهانیمانەیە کە لە سەروی هەمویانە کۆدێکسمانەیە دواتر ئایزۆ دێت کە ساڵانە یان بەردەوام کارەکەن لەسەر ئەوەی کە خواردن ئەو پێکاتانی کەتیەتی بەچی ڕێژەیەک تێیدا بێت بۆ ئەوەی بەکاربەر کاتێک بەکاری هێنێ سەلامەت بێ بۆی واتە سەیڤ بێت بۆ ئەوەی کە ئیخوا تووشی هیچ گرفتێکی نەخۆشی نەکە.
جگە لە کۆدێکس و ئایزۆ لە دوای ئەوەی هەموو وڵاتێک تایبەتمەندی ستانداردی تایبەتی خۆی هەیە بۆی ئەتوانین بڵێن ئەگەر بێت و ئەو ستانداردە خۆراکیانە وەکو خۆی جێبەجێ بکرێت لە هەر وڵاتێکە ئەو وڵاتە لە ڕووی خۆراکەوە هاوڵاتەکانی سەلامەتە بن چونکە ئێمە نابێت یعنی لە تازەترین شتا ڕێکخراوی فاو ڕێکخراوی تەندروستی جانیەوەڵێن زیاتر لە 200 جۆر نەخۆشی تەنها لە ڕێی خۆراکەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤەکان کە ئاسانترینیان سکچوونە و هەروە قورستەرینشان شێرپەنجەیە بۆ دەتوانرێت لە ڕێی جێبەجێکردنی ستانداردە خۆراکیەکانەوە بتوانین هاوڵاتیان لەو نەخۆشیانە بە دوور بگرین. باش دکتۆر کە باس بە سەلامەتی خۆراکەکەی تەنها لانی تەندروستی دەگرێتەوەنێ کە باسمانە نەخۆشیەکان کرد کە بەهۆی خواردنەکان و دەگوازرێت و یاخۆتەوە تا لانی ئابوووریەکەشی ڕەچاوەکرێت کاتێکە تۆ سەلامەتی خۆراکت باش نەبێ ئەو خۆراکانی کە هاوردە دەکرێتە نێو وڵاتەوە کاریگەری دەبێت لەسەر داهاتی تاکە کەسەکان و کاریگەری دەبێت لەسەر ئابووری وڵاتەکە کە بڕەپارێکی زۆر ئەم وڵاتە دەڕواتە دەرەوە لانی ئابوووریەکەش ڕەچاوەکرێت بە دڵناوە لە دوو ڕۆ یەکەم ئەو هاوڵاتیان ئەگەر خواردنێکی سەلامەت بخۆن ڕێژەی داخڵبوون بە نەخۆشخانەکان کەمە بێتەوە کە کەم بوویەوە کەواتە ئەو کاتە داهاتێکی باشە گەڕێتەوە بۆ وڵات لە سێکتەری تەندروستیە. خاڵی دۆمیشان من دایمە کە زۆر جار لە ڕاگەیانەکان ئەیبینم ئەڵێ فلان شوێن ئەوەندە مادە دەستی بەسەرا گیرا و لە ناو برا تاان ئەمە ئەبێ خەفەتی بۆ بخۆین ڕاستە تەندروستی ئێمە پارێزن بە لە ناوبردننی ئەو مادانە بەڵام ئەمە داهاتی تاکیە وڵاتی خرێتە ژێر خۆڵەوە بۆ توانرێت بە کۆنتترۆلکردنی دەواازەکان و هەروە کۆنتترۆلکردنی برا جوتیارەکانمان بە کۆنتترۆلکردنی کارگەکان پە پێش ئەوەی بەرهەمەکە بەرهەمبیانرێت ئەتوانرێت کەمکردنەوەی ئەو ڕێژانەی کە لەناو ئەبرێ ڕۆژانە لە مارکێت و چێشخان و سوپەرمارکێتەکان ڕێگری لەوە بکەین بۆ ئەوی داهاتی وڵاتە لە ناو نەچێت تاان زۆربەی جار ئەمە با بڵین ئەو خەڵکە ئەگرێتەوە کە داهاتێکی کەمیشیە مارکێتێکە کۆمەڵشتی داناوە بەهۆی نەزانینەوە بۆی خراپەڵگرتنەوە بۆهۆی بەسەرچوونەوە بە هەر حاڵەتە لەو حاڵەتانە زۆر جان نازانرێت ڕێنمایی پێنەدراوە ئەمە هۆکارە بۆ ئەوی کە داهاتێکی باشی ئەم کەسە لە ناو ببرێت کە ئەتوانرێت زووتر ڕێگری لێ بکرێم داهاتە بگەڕێنێت کەواتە دەتوانین بڵێن ئەرکی سەلامەتی خۆراکیان پاراستنی دڵنیایی خۆراک ئەرکی حکومەت نییە بە تەنها ئەرکی هاوڵاتیە ئەرکی بازرگانەکانە کیتر لی بەرپرسیا خودم ئەرکاکەوێت ئەستوی چیتر بە پلەی یەکەم حکوومەتە باشە دومیش ئەو ناوەندانەی کە پەیوەندیدارن ڕاگەاندن دەورێکی سەرەکیە بینە ڕاگەاندن لە ڕووی هۆشیارکردنەوەی خەڵکەوە کە چۆن مامەڵە لەگەڵ خواردن بکە ئێمە ئاسانترین نمونە بە سەرچوونی خواردن زۆر لای خەڵ گرنگە باوەڕکە ئەگەر خواردنێک لە شوێنێکی باشە زروفی هەڵگرتنی لەو شوێنی کە بەرهەمیانراوە تا ئەو کاتێگاتە مارکێتەکە لەو کاتێشە لەو مارکێتە زروفی هەڵگرتنێکی باشێ بێ زۆر جار ئەکسپاریش بووێ بەکاری بێنە سەلامەت بەڵام بەداخەوە بەرهەممان هەیە لە ناو مارکێتەکانە هەمانە لە ناو بازارەکانە هەمانە بە سەرچوونەکە ئەتوانم بڵم ساڵێکی ماوە بەڵام وەکەوە تا بەسەرچوو بێ بۆ چونکە ئەو زروفی هەڵگرتنە ئەو بارودۆخی کە بۆی دانرا ئەم خواردنە پێویستە هەڵبگیرە هەڵنەگیرەوە ئێستا چەند ڕۆژێکی کۆگاکردنمان باش نییە ئێمە چەند ڕۆژێکی تر بەرە و هاوی نەڕۆین پلەی گەرمی لەم وڵاتە زۆر بەرسە ئەگاتە سەروی چل زۆر بە ئەو خواردنانە ناتوانین لە سەروی چلو هەڵیگیرێ ئەکەواتەمە تو ئەم پلەی گەرمی کە دانراوە ئەم خۆراکەی هەڵگیرێ ئەم پلە گەرمیە لەو شوێنیانە کۆمەڵێک ڕێئەکشن لە ناو پێکاتەکانی خۆراکە ڕووەدا هەمووی لە زیانی تەندروستی ها تا ئێمە خواردنە خۆین بۆ دووشت یەکەمیان بۆ ئەوی خواردنەکە ئەو پێکاتانی کە ئێمە ڕۆژانە پێویستمانە بۆ ئەوی ژیانێکی تەندروستمانە بێ لە خواردنەکە دەستمان بکەوێت پرۆتینە کاربۆیدراتە چەوریە ئاوە ڤیتامین و کانزاکانە تاان پێویستمان بەمانەی ڕۆژانە ئەبێ وەریگری بۆ ئەوی تەندروستبی گەشەیەکی باشێ هەبێ دووەمیشان ئەبێ و خواردنانە کە خۆی نەخۆشی نەخە بەس بەداخەوە من ئەڵێم زۆربەی زۆر جار ئەو خواردنانە جگە لەوە کەی سوودێکە پێناگەێنێ نەخۆشیشمان نەخە ئێستا هەوڵاتی ئێمە ڕۆژانە کێشەمان هەیە لە کەمبوونەوەی پێکاتەکان هەیە بە دەستکەمبوونی پرۆتینەوە ناڵێنە هەیە بە دەستکەمبوونی یەکێ لە جۆرەکانی ڤیتامینەوە ناڵێنە هەیە لە ئافرەتانە هەمووی کێشەی کەمی ئاسنی هەیە کێشەی کەم خوێنی حاڵتە بۆ چونکە لە خواردنەوە وەرمان نەگرتووە ئێستا یۆد کە بەسیترین شتە ئێستا ئێمە کێشەمان هەیە هەمانە زۆر وەرەگرێت چونکە لەبەر ئەوەی دەستگایەک حکوومەت نەهاتووە بزانێت تایکی کورد پێویستی ڕۆژانە بەچەنی یۆد هەیە وەریگرێ بۆ ئەوەی ژیانێکی تەندروستی بێ ئێمە لە هەموو شتێکە یۆدە ئێستا هەندێکمان هەیە ئەوەندەی وەرگرتو تووشی نەخۆشی غودابێ بۆ هەی با بڵێن زۆربوونی ڕێژەوە هەشمانە وەری ناگرێ یعنی حاڵەتەکە تەوازنەکان تێک چووە
هاوسەنگین نییە ئەمانە کێ بێ حکوومەت بیکە زانکۆکان بیکەن لە ڕێکخراوەکان بیکەن ڕاگەیانەکان ڕۆڵی کاریگەریان هەبێ یعنی بۆ ئەوەی بتوانرێت ئەمانە هاوڵاتیان ڕێنمایی بکرێن کە چۆن بەکاری بێنن چی بخۆن چی نەخۆن جا ئێوەکو کەسێکی ئەکادمی هیچ توێژنوێ شتێکتان نەکردو لەسەر ئەو ڕێژی یۆدە و تاکی کۆمەلگای کوردی بزانێت چنی پێویستە هەمووی ئەکرێ بەداخەوە یعنی من ئەڵێم زۆر جاروامان لێ شتەکان زۆر جار لە شوێنی خۆیانین ئەمانە ئەکرێ بەڵام ئێستا عێراق کەوتوتە بازنەیەکەوە زۆر جار ناوەندە زانستی عالەمەکانیش باوەڕیان بە هەندێک لە داتاکانی عێراق نییە بۆ چونکە سێکتەرەکان لە عێراق ئەوەندەی احتیمامی پێ نەدراوە لە هەرێمی کوردستانیشە ئێستا زانکۆی سلێمانی بە نمونە بێنین زانکۆی سلێمانی نەهاتون بکرێ بە ناوەندێکە بەردەوام لێکۆڵینەوەی تیا بکرێت ئەمە چۆن نەکرێت تۆ بێ ستافێک هەبێ ژیانی ئەم ستافە دابین کرابێت مامۆستای زانکۆی ئێستا ئەبێ لە خەمی ئەوە بێ ئێواران ئیشێکی کە بکات بۆ چونکە دڵنیانە لەو داهاتێکە ڕۆژانە وەرێگرێت دکتۆرێک بە هەماشێ بۆ ئەمانە پێویستی بە ناوەندێکی زانستی ئەم کەسانە ژیانیان بەڵێ ژیانیان دابین کرابێ ئەم مامۆستایە ئەم دکتۆرەکەیت ئەم شوێنە داوامەکە دڵنیا بێ لە ژیانی کە تەمینە بۆی بتوانێت ڕسێرجی باش بکات دوو سەپۆرتی حکوومەتی هەبێ ئەم ناوەندانە بناسیێنە بە ناوەندە زانستێ جیانەکان هەماهنگگی دروستکە لەگەڵ زانکۆ جیانەکانە لەگەڵ ناوەندە زانستێ جیانەکانە من خۆم زۆرجا پەیوەندی بە ئایزۆکەم کەیکە لە ناوەندە ستاندەردە جیانەکان ئامادە نێ وەڵام باتەوە لە پەیوەندیکە بە هەیە احتیمادی عێراقیەوە پەیوەندێکی بە ئەوە هەر وڵام نایەتەوە یعنی تو ناگەی بۆ شوێنانە تەنها بەسیترین شت کە ئەتەوێت تەنها ستانداردێک دەوێت دەستێکەوە زۆرجار دەستی ناکەین بۆی ئەمانە واکە گاپێک هەیە لە نێوان ناوەندە زانستی کوردیەکانە و هەروە ناوەندە زانستی جیانەکانیشە بانە بێ ڕێکخرێنەوە هەڵبەت ناوەندە زانستیەکانیش کاریان ئەنجامدانی توێژینەوەکانەوە لانی جێبەجێکارەکەوێتەوە دیسان ئەستەی حکوومەتەوە بێ ئەوان کار لەسەر بابەتەکە بکەن کەواتە ئەگەر بێنە سەر کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان خاڵە سنووریەکان ئێمە کوالیتی کۆنتترۆلمان چۆنە ساڵانە هەفتانە ڕۆژانە ئەم هەموو بەرهەمە خۆراکیانە دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە بە کوالیتی کۆنتترۆلات تێپەڕێن بەڵام دەبینین کە ژمارێکی زۆریان ڕۆژانە لیژ ناوبەشەکانی قامێت دەستەگرن بەسەر ئەم هەموو خۆراکە بەسەر چوانە ئەم هەموو کوالیتی خراپانە ئێمە کوالیتی کۆنتترۆلمان باشە یاخود خراپە ئێستا لە کوردستان ناتوانین بڵین کوالیتی کۆنتترۆلمان لە ئاستێکی باشە بەڵام خراپەکەی لە چیایە ئێمە چەند دەواازەیەکی ڕاستمیمانەیە کۆمەڵە دەواازەشمانەیە ناڕاستمیە لە دەواازە ڕستمەکانە تا ئێستا ڕادەیەک ئێستا با بڵێن کاری پشکنینی بەرهەمە خۆراکیەکانیان بەرهەمەکان کە دێت هەرێمی کوردستانەوە درا بە کۆمەڵێک کۆمپانیا کە کەرتی تایبەتن کارەکەن ئەم کۆمپانیانە هاتوون کۆمەڵێک ئامێری باشیان هەیە ستافی زانستی باش کاری تیاکە بەڵام ئەوەی کە خەلەلی دروستکرۆ لە نەبوونی هەمانگیە لە نێوان کۆمپانیەکانی پشکنینە ینی بۆ نمونە نێوان کۆمپانیەکان لە کۆمپانیا و حکوومەت هەمانگی حکومت چاودێرە حکومت وەکو چاودێری شوێنەکانەکە بەڵام حکومت لە ئێستا توانای کارەکەی نییە ڕاستە کۆمەڵە سێکتەر دروستکراوە بەڵام حکومت ناتوانێت تەکمیلی ئیشەکەی بکە بۆیە هەر ئەم گاپەکە دروست بوو کاتە هاتن بیریان لەوە کرۆ درا بە کەرتی تایبەت ئیشی باشی کرۆ ئەی شیکات چونکە ئەگەر حکومت چاودێرە هەرچی پێ بڵێ بێ بیکات ئێستا حکومت لە کەرتی تایبەتە مەفروزی کە لەسەری چی ئامێری بکڕێ بێ بیکڕێ باش ئەو پێویست بۆ ناکە حکومت تۆ جاران کرد ناوەندێکی حکمی بووە پێویستە ئامێرێ بکڕێ ئەبێ موافقە و چەنەها شوێن وەرگری ئێستا حکومت ئەمری بەسەر بکە ئەبێ بیکڕێ بەڵام لەبەرەوەی هەمانگی نییە وەکو ئێستا بۆ نمونە بارێک داخڵەبێکی لێکێ لە دەواازەکانی سنووری سلێمانیە ڕەنگە لێرە کوالیتی کۆنتترۆڵە بێ پشکنین بۆکە بڵام بارە بە کەڵک نابێ داخڵکرێ لەبەر داتابیسێکی یەکگرتوو لە بینی دەواازەکانە نییە ئەم بارەچێتە ئێران و جارێکی تر لە دەواازەیەکی تیکۆ داخڵە بێ ڕەنگە ئەم پشکنینە ئەم جۆرە لە ئامێر لێرە هەبوو بێ بەڵام لەو دەواازەیە نەبوو بۆ چونکە حکومت چاودێریکی چڕ ناکە لەسەر ئەمانگی ینی بۆ نمونە ئەم پشکنینانی لەم دەواازە کرێبێ لە دەواازەکانی دیکەژا بکرێن ئەمەمان نییە ئەمە گەورەترین خەلەل ئەگینا وەکو کوالیتی کۆنتترۆل وەکو بوونی ئامێرەکو بوونی ستافێکی زۆر باشی لە حکوومەت وارووا لە چی کەرتی تایبەت ئێستا لە دەواازە سنوورەکان کارەکەن و بوونیان هەیە بەڵام یەکێ لەو گرفتانی وەکوتم دروستی کرد نەبوونی هەمانگیە هەمانگیەکی باش دووش نەبوونی تایبەتمەندی گونجاو یعنی حکوومەت عێراقی زۆربەی تایبەتمەندیەکانی کۆنن یان نیمانە لە خۆراکە بە تایبەتی مە دەراوسی دووڵە تایبەتمەندی مەبەست لە چییە تایبەتمەندی بۆ نمونە ئەم ئاوا بێنینە ئەم ئاوە لە تایبەتمەندی عێراقیە بە پێی وڵاتی خۆمان هاتوو تایبەتمەندی بۆ دانا ئەڵێ چی ئەڵێم ئاواوێ پێئێجەکەی ئەوەن دەبێت ئەگە سێری ئەم ئاوا بکرێ ئێستامە لی بڵێکی لەسەرە بێ لەسەری بێ پێکاتەکانی لەسەر نووسی بێ بەداخەوەمە هیچی لەسەر نەنووسی ڕەنگە لەسەر کارتۆنەکەی لێرە کۆمەڵێک پێکاتی لەسەرە
باشە بۆ نە مینراڵەکانی تیا کالیسیۆمە فسفۆرە مەگنیسیۆمەمانەیە بێتیا بێت وەروە لەگەڵەوە پH لەگەڵەوە خاوێنێتەکەیەتی تا چەنم ئاو خاوێنم بیرخۆم یەکە لەو گرفتانە بۆ نەکانزا قورسەکان تایبەتمەندی و پێکاتانە هەمووی لە دیاری وڵاتی کراوە. بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ بەپی ژینگە و کەشوهەواکەی تایبەتمەندی عێراق فەرقیە لەگەڵ تایبەتمەندی تورکیا لەگەڵ ئێرانە فەرقیە چونکە بەپی وڵاتەکە گۆڕانکاری دروستەکە یعنی ئەم وڵاتە کەشوهەوایی جیاوازترە ئینڤایرۆمنتی جیاوازترە بەڵام بەداخەوە تایبەتمەندی عێراقی تۆزە کۆنە یعنی تایبەتمەندیمانەیە لە ساڵی 1970 تا ئێستا ئەپدەیت نەکراوەتەوە هەندێک تایبەتمەندیمانەیە لە 2000 ئەپدەیت کراوەتەوە هەندێکمانەیە لە 2006 ئەپدەیت کراوەتەوە بەڵام هێشتا پێویستمان بۆیە کە بەردەوام ئەپدەیتمان هەبێ لە تایبەتمەندەکان لەم تایبەتمەندی هەموو شتێ دیاری کراوە کاتێک کە پرۆدەکتەکە هێتە سنوور ئەم ستافی کە لێرایە بەپێ ئەو تایبەتمەندی پشکنینی بۆکە ڕێژەکان دیاریکرا هێوی میتال بە نمونە بێنە زۆرجار لە دەستگاکانی ڕاگەیاندن گوێتان لێبێ کانزا قورسەکان ئەڵێ هۆکارە بۆ دروستبوونی شێرپەنجە بەدڵنیای هۆکارە بۆ دروستبوونی شێرپەنجە بۆنە لید یان کادمیۆم کە دوو پێکاتێکی دوو کانزان کە سەرچاوی سەرێکین بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجە ئەبێ پشکنینی بۆ بکرێت تایبەتمەندی عێراقیڵە 0.1 باش لە ملیۆنێکی نابێت لەوە زیاتری تابێت کاتێک کە بەپی ئامێرەکە پشکنینی بۆکە ئەگەر لەو ڕێژەیە کەم بۆ ڕێگەی پێدا ئەگەر لەو ڕێژەی زیاتر بۆ بێ بگەڕێتەوە بۆ وڵاتی کە لێوە هاتووە چونکە لە تایبەتمەندی ڕێژەکە دیاریکرا پەنیرێکەکری لەم پەنیران نووسا ڕێژەی چەورەکەی بوونە لە ساسیە کاتێک کە لە تاقیکان پشکنینی بۆکرێ ئەگەر لەوە کەمتر بوو لەوە زیاتر بوو ئەبێ بڕەت کرێتەوە یانیان بەرهەمە بگەڕێنەوە کەمتر و زیاتر هەمووی جیاواز لەو ڕێژەیە کە نووسراوە ئەبێ ڕەتکرێت هەمووی دیاریکرا بۆ کاریگەری ڕەنگە چەوری هەندێک کەس بڵێ کەی کێشێ بە لە ساڵ سی چەوری نووسرا کێشەیە بۆ با بڵێنەوە شوێنانەی کە لە خامەیە ئایسکرێم دروست دەکەن چونکە حسابی ئایسکرێمێکی یەکەن لە سەر ڕێژەی ئەو چەورێ دروستی ئەیکەن چونکە پێویستیان پێێتی ئەگەر غەڵەت بێت کەواتە ئایسکرێمەکەیش غەڵەت کاتە ئایسکرێمەکەی خراپە کوالیتەکەی باش دەرناچێت خۆش دەرناچێت بەدڵنیایەوە هەندێک کەسمانەیە وردە بۆ نە ڕێژیمی خۆراکی بەکارێن حساب بۆ هەموو شتێکەکە ئەڵێ لەمە لە 100 گرام لەم خامەیە 30 گرامی چەوریە ئەم 30 گرامە لە هەر گرامێکە 9 کالۆری تاقەیە بە من ئەم 3000 بینووەکە ئەڵێ کەواتە من لەم خامەیە ئەگەر 20 گرامی بخۆم ئەوە چەوری دروستە بە پشتە بەسێ بە زانیاریان بەڵێ ئەگەر غەڵەت بێ تاقیگەیەکی نیە لە ماڵەوە بخۆی وانێ ئەگەر غەڵەت بێت کەواتە ئەو ژیانی بە هەڵاڕ بۆی ئەمانە هەمووی کۆنتترۆل کراوە تایبەتمەندی زۆر باشە تاقیەکان زۆر باشن بەڵام پێویستمان بە چاودێری دروستکردنی هەمانگی چەند جۆر پشکنین ئەکرێ لە خاڵە سنووریەکانە زیاتر لە ڕووی فیزیایی پێما بێت جیۆلۆجی و کیمیاییە سێ جۆر پشکنینمانێ فیزیایی هەیە کیمیایی هەیە بایۆلۆژی ئەگەر ڕوونی کەیتەوە دکتۆر فیزیاکان بەستت لە چی و چیە کیمیاکە بەست چی فیزیاکە چییە فیزیاکە بە شێوازێکی با بڵێن بەشێکی زۆری بە چاوەکرێ بەسیترین نمونە کێشە تۆ بۆ نمونە شتێکی هێنین برنج نووسرا 10 کیلۆ ئەبێ بە دڵنیاییەوە 10 کیلۆ بێ نووسرا 5 کیلۆ بێ 5 کیلۆ بێ نەک بەداخەوە 4 کیلۆ نێ بێ هەندێک شتی هەوڵاتی ئێمە هەستی پێ ناکە شیری کیسە ئەگەر شیر نرخدا بەزێ زۆرجار بەڵام کێشی کە میکرۆ هاوڵاتی هەستی پێ ناکە بۆ نەجاران 500 گرام بۆ ئێستا 300 گرام گرانتریشە بەڵا جاران بە 1500 ڕەنگە کڕیبێت ئێستا ڕەنگە بە 2000 بیکڕیت و 150 گرام بۆ 200 گرامیشی کەمی کرد بۆیە زۆر جا بازرگانی باش نا هەندێک لە بازرگان هەیە ئەتوانێت لەم ڕێگەوە غەش لە هاوڵاتی خۆی بکە کێشەکە نووسێ 500 گرام ڕەنگە 450 گرامی تیاێت ئەمە یەکێکەکەلان بەرواری بەسەرچوون لەگەڵ بەرواری دروستکردنە ئەمە ئەبێ نووسرابێ زمانەکان لە تایبەتمەندی عێراقیاڵێ بەلای کەم و بەرهەمانی کە داخلی وڵاتە بنەبێکە لە زمانەکانی کوردی یان ئینگلیزیان عەربی لەسەر بێ بەس ئەڕوویتە بازارەکە من بەرهەمەیە لە مارکێتا بینیمە ڕوسی لەسەر نووسرا من سوزام ڕوسی بخێنمەوە ئەبێ مۆبایلەکە دەربێنی بزان بە گۆگ بزان چیتیە ئەمانە گرفتن من لە ڕووی فیزیای و سەیرەکرێ هەندێک پشکنینی تام و بۆن و ڕەنگی شەیەکرێ زۆر جا بەرهەمێکی سەیرێکی ڕەنگەکەی گۆڕا خراپ بووە پێویست بە پشکنی ناگە لە ڕێ ڕەنگەم یان سەیرێکی حەشەرەی لەسەرە یان ئەیکەیتەوە سەیرەکەی ژەنگی هێناوە بۆ نەقوتوویەکی تەنەکێکی ڕۆن کە ئەیکەیتەوە سەیرێکی چواردۆرەکەی هەمووی ژەنگە ئیترم پێویست بە پشکنی ناکە چونکە ژەنگ یعنی هۆکارێکە بۆی کە بتوانانی بەرهەمەکە ڕاست ئەمە فیزیایی جارێ دکتۆر ئێوە کەسانی پسپۆڕیۆک و ئێوە ڕەنگە هەر بە سیرکردنی ڕەنگەکە یەکسەر دەستی پێ بکەن کامە باش نییە بەس هاوڵاتیەکی ئاسایی کە سیرێکە ڕەنگە وابزانەوە تایبەتمەندیە و ڕەنگە گۆڕاوە دروستە بەدڵنیە هاوڵاتی نازانێت بەڵام هاوڵاتی توانێت بۆ نمونە من زۆر جارەڵم لێرە هەوڵدا هیچ نەبێشتە کوالیتی باشەکان بکڕێ کەم بخوە بەڵام با کوالیتی باش بێت نەک زۆر خۆریەک یعنی من نامێ زیاتری پێبات و تەندروستی خۆی سەلامەت بێ باشتر بەدڵنیە من نامێ هۆکار بم بۆ
ڕسخ بڕینی هیچ مارکێتێ بەس من قەت لە هیچ شەربەت من چوومەتە مارکێت شەربەتەکە ڕئیسە دوو هەفتێتر بەرەو جەژنەڕن پلەی گەرمی بەرزە لەبەرەوەی خەڵکێکی زۆر شیرەمەنەکان ساردەمەنەکان بەکارێنێتە خواردنەوە ساردینەکان شەربەتە بیبسی هەرچی مارکێتی ئەم سلێمانی هەمووی لەبەر خۆر لە دەرەوە داینەوە چادرێکی ئاوەمەێ ئەمە من ئەگەر بزانام ئشمرم لە برسانە نایخۆ چونکە خراپ بووە دڵنیا بە خراپ بوو من بە مارکێت وتم واز لە هیچ شتێک بێنە بەس وجدانی خۆت ئەخلاقی خۆتەوە قوڵ ناکە کەم بێنە لە ژوورۆ داینی با شوێنەکەی فێنک بێ چونکە ئەمە لەبەر تیشکی خۆ بە بەردەوامیش ڕێنمایی درراوە بە هاوڵاتیان ئاو یعنی ئەمە کە تو ئاوەکە لە شوێنێکی خراپ هەڵگیرە دوای بیخە سەلاجە و سوودی نییە کۆمەڵێ ڕێئەکشن کۆمەڵە کانلێک ڕۆدا کۆمەڵە مادە چێتە ناو ڕێژەکەی ئێستادیە سەر کیمیایان فیزای مەباسکە لە کیمیاییە گرفتی کیمیایی دوو جۆرمانی هاوڵاتی بێت تێبگا جۆرێک لە حاڵەتمان هەیە ژەهرایی بوونمان هەیە خێرایە ئەمە بێ خۆشببخت بیان خواردنێکە خۆی تووشی سکچوونێکیان ڕشانەیەکە بیت نەجاتە بێ ئەمە لە تەلەڤیزیۆن زۆر جارە بین لە ماوەبینیمان لە دوکان لە دوکان کۆمەڵە خوێنکار ژەهرایی بوون بۆی خواردنێکەوە ئاسایی ئەمە نەجاتیان بوو ئەوەی کە کێشەیە کرۆنیکەکەیە ئەمەی کە شێرپەنجە دروستەکە ئەمەیە ئەم خواردنانە هاوڵاتیاڵی خۆمگی چم پێنایە ڕاستە هیچی پێنایە بەڵام 12 ساڵی تر باجەکەی ئامارەکانی نەخۆشخانەی شێرپەنجە ئەممان بۆ ڕاستەکەن و ئاماری دوێنێ لە ئەمڕۆ باشتر بوو ئەمڕۆ لە بەیانی باشترە بۆ چونکە ئەکیوملیشن ڕوویە بەڵێ ئەمانە هەمووی شتی خراپن چونەتە جەستەمانە حسابمان بۆ نەکردو لە ناو جەستەمانە کۆ بووەتەوە ئیشی خۆیەکەوە وردە ساڵ ساڵێکی ترنە دوای 10 ساڵ 12 ساڵی تر کاتێک زانین تووشی نەخۆشیێکی درێژخایانی شێرپەنجە یەکێک لە نەخۆشەکان بووی بۆیە ئەبێ ئەوەندە هاوڵاتی وعی هەبێ ئەو شتانە بخوات کە بزانێت دڵنیە بەخوا هەموو هاوڵاتێکە زانێت کە شتێ لەبەر خۆر بۆ خراپ بوو نایکڕ نایخۆ ئەم شەربەتەم جەژنە نەبخوات چییە ئەمرێ کەس مردووە بێ بە شەربەتەکە مارکێتەکە لە ژوورۆ دایناوە خۆ دیارە ئەم شتەکان ڕۆنن ئەگەر ئێمە نەمان کڕی ئەو کاتە دوکاندارەکانیش ناتوانوا بکە ناتوانێت بیکە کە تۆ لێت نەکڕی ناتوانێت بیکە بۆیان ئەمجار یەنە سەر پشکنینی کیمیایی لە دەواازەکانە کۆمەڵە پشکنینی کیمیاییمانەیە لە تایبەتمەندیان دیاری کراوە ئیتر پشکنین بە کانسا قورسەکانە بە پێکاتە سەرەکیەکانە کە لە لی بڵان نووسراوە بۆی بزانێمە لی بڵات دروستە یان دروست نییە ئیتر پرۆتینە کاربۆیدراتە چاوریەکانێتی ئەمانی بۆکرێ حاڵەتی ترشی و تفتی ئەسیدیتیمانە ئەکرێتی کۆمەڵە پشکنینی زۆر یەکرێ بۆ نمونە لە پاکەرەوەکانە با لە خۆراک دەرچین ئەکتیڤیتیمان هەیە کەکرێ بۆ ئەکتیڤیتی بۆی بزانێ ئەم شامپۆ ئافرەتان باشتر تێگەن کەفەکەیان کەف ناکە بۆی ئەو پیسایە پاکە کاتویان نایکاتەوە ئەمە حاڵەتێکە کەکرێ لە خوێ ڕێژی ئاوەدینمان هەیە کەکرێ ئایان خوێ بۆنە لە ماسەفاتی ڕاخیاڵە لە 50 ppm بێت یاوێ ئاەتیاتیانی ئەگەر لەوە کەمتر بێ ڕەف دەکرێت لەو زیاتر بێ ڕەف دەگرێت چونکە زیان بۆ هاوڵاتی ئەو کەسانی بەکارێنن دروستەکە ئیتر کۆمەڵە پشکنینی زۆرە من وەکوتم خۆشببختانە چی دەستگا ناوەندە حکوومەکان بە تایبەتی کەرتی تایبەشی ئێستا ئیشی باشیان کردووە بەڵام پێویستە حکوومەت چاودێریکی باشتر بکە هاوکاریان بێت هیچ قورس نەکە هاوکار بێ من ئەڵێم دایمەڵم ئیشیان لەسەر قورس ناکە بەڵام هاوکاریان بێ ڕێنمایان باتێ بەڵام پشکنینە پێویستە بکرێ لیمیتێکشان باتێ بڵێ ئەگەر لەوەندە بۆەوەندە بوو مەمنوعە دوو نەک لێک دەواازە لە سەررجەم دەواازەکان پێویستە جێبەجێ بکرێن ئەمجا پشکنینی مایکرۆبایلۆجیمانەیە کە کۆمەڵێک پشکنینی بایلۆجی هەیە کەکرێت ئیتر لە بەکتریاکانە بە تایبەتی بە شێوەیەکی گشتی مۆڵ و یستە ئەکرێ بۆ بەرهەمە خۆراکیانە ئەوش لیمیتی خۆی هەیە هەمووی دیاری کراوە تایبەتمەندی عێراقی لە مایکرۆڤایلۆجیا زۆر وردە ڕێژەکان دیاری کراوە ئەگەر لەوە زیاتر بێت نیاڵە بۆ نەسالمۆنێلامانێک یەگەل لە پشکینانەیەکرێکەوە کارە بۆ گرانەتە بەداخم پرۆدەکتێ داخلی وڵاتە بۆ تیا بۆ ڕفسکراوە بەڵام لە ناو بازارە بینراوەتەوە ئیتر لەکیەوە داخڵە بێ نازانرێت ئەمانە گرفتن ئێستا پرۆدەکتێک کێشەی هەیە لە فاسی مایکرۆبایلۆجیە لە دەواازەی لە دەواازەکانە ڕەتەکرێتەوە بەڵام لە دەواازەیەکی دیکە داخڵەکرێتەوە دەواازەی نافەرمیمانەیە کە تاقیگەیتیانە زۆر لێەوە داخڵەکرێتەوە بۆی حکومە دەبێت بە وردی ئیش لە سەرەمە بکە چەندێک لیژنەکانی قایم خەمت کە دەستخۆشییان لێکم لە ناو شارە خەریکن ئەبێ حکوومەت چاودێریەکی زانستی ورد بکە نەک قسە چاودێریەکی زانستی ورد خەڵکی سپۆر قسە لە بابەتەکانە بکات کاتێک کە شتێک ئەمرەکرێ بە سەرتاقیەکانە زۆر بە وردی قسەیان لەگەڵا بکەن ئەمە خراپە لەبەر خاتری ئەمەیە نابێت ڕێژەکەی لەمە بێ بە پێ ئەم ستانداردە ئیشکە نەک کتابێ دەرکەی بڵێم پشکنی نەکۆ بەبێ هیچ شتێک بەبێ زۆر کتابێ بێت و تەواو بەڵێ زۆر جارەوە ئیشیشی پێ باش دکتۆر ڕەنگە هەندێک جار ئەو خۆراکە لە کێڵگەوە دواتر بە کوالیتی کۆنتترۆڵە دواتر کە ئاچێتە کۆگاکان دواتر ئەچێتە مارکێتەکان هەتا ئێرە سەلامەتە تا ئەو کاتێک کە بەکاربەرە چێک ڕێتەوەی باتە ماڵەوە
ئیتر لە دوای ئەوە هەڵبەت ئەرکی حکومەتە یاخود ئەرکی هاوڵاتی ئەرکی ماڵەوە هاوڵاتیەکەی لەم کاتەیە ئەرکی هاوڵاتی دەبێت چی بێ چۆن بتوانێت سەلامەتی ئەو خۆراکە بپارێزێ بۆی کە بە سەلامەتیش بەکاری بێنێت و تەندروستێکی باشیە بێ ئەو کاتە لە کەوتوتە سەر ماڵەوە بە پلەکەم خانمی ماڵ کە ئامادەکەری خواردنەکە ئەبێ بە شێوازێکی باش بۆ نە دەشۆردنێکی باش پێش ئامادەکردنە بە دەستی پاک بێت چونکە دەستی ئەمە ئێستا من ئەگەر بێت پشکنین بۆ دەستم کەم کۆمەڵی بەکتریای زۆر باشی تایە لەسەر دەستم ئەژی ئەمە زۆر بە ئاسانی نەقڵە بێ بۆ سەر خواردنەکان بە تایبەتی بۆ خواردنی کاڵکەوەی تۆ ڕاستە خۆی زەڵات هەیە بۆ نمون ئەگەر بێت و زەڵاتەکە بە دەستێکی پیس ئامادەکی خۆ دوای هیچ پلێکی گەرمینی ئەوکو خواردن ئەوکو برنجەکەنی هیچ نەبێڵی خمە سەر ئاگر و گەرمە بێت وەگە بەکتریاگی تابێت لە ناوچێ ئەمە ئەوە دوو ئەو قاپ و قاچاقی کە بەکارێنێت لە مەنجاڵە لە دەوریە لە کەوچ کامێ بێ پاک بێت نەک پیس بێت دکتۆر ئەو کەلوپەلانەی کە بۆ گۆشت بەکارهێنێ جۆرەکانی گۆشت لەگەڵ بابەتە ڕۆکیەکانە ئەبێت جیاواز بێ لە چەقۆ لەو قاپەی کە ئەو تەختەی کە گۆشتەکەی لەسەر وردەکرێت بە هیچ شێوازێک نابێت ئەو تەخت دەبێت کە لە زەڵاتەکەی لەسەر ئامادەکرێت ئەو یەک گرفتە زۆرجار لە فاسفودەکانە هەمان تەختەیە زەڵاتەکەشی لەس بۆ چونکە گۆشت کە بە کاڵی کۆمەڵێکی زۆر مایکرۆرگانیسم لەسەری گەشەکە بەڵام تۆ لەبەر وێڵی گەرمیەکەم ئەجا لەو گەرمکردنی کێشەمانی ساچی نەسەری لەبەر وڵی گەرمیەکەم و مایکرۆرگانیزمان لە ناوچن بەڵام لە زەڵاتەکە تۆ ڕاستە خۆی خۆی کە خوارد ڕێک ڕاتە ناو جەستەتەوە خی گەورە جەستەی ئینسانی زۆر باش دروست کرد ئەم پێستە ئەمەگە برین بێ یەکسەر ئەڵێ دکتۆرەڵێ دای پۆشە بۆچی بۆی لێ یەکسەر مایکرۆرگانیزمەکان بە خێرایش نەژوورەوە بەڵام لە هیچ شوێنێکە ڕێگە نییە تاکە سەرچاو بوونە لە ڕێی خواردنەوە لە ڕێی دەمەڕێک چێتە ناو جەستەتەوە بۆیە بێ پارێزرێت دوو گۆشت و بە نمونەیەنە یەکێکی لەو شتانە پلەی گەرمیەکانە بێ بە پلەیەکی گەرمیان زۆرجار ئەگەسەی کلێژنەکانی قایقامەت کەچنە دوکانی فاسفودەکانێکی لە گەزەکان بەرزێکن و بزانام ئایا بەشی ناوی برژاوە چونکە ئەبێت کاتێک ئەڵی گۆشت ئەبێ بکە بە هەفتا پلە بە بەسمان ڕووکاری دەرەوەی نیە بە بەسمان ناوەیەتی هەفتا پلە بێت بەڵام بەداخۆ زۆرجار کەی بینی هەر بە کاڵی نەبرژاوە زۆرجار خوێنەکەی پێوەیە نەگەیشتە لە ماڵیشام حاڵەتانە زۆرجار دروستە بێت ڕەنگە خاوڵاتی بڵێ باشە بۆ لە وڵاتانی تر گۆشتە بینی بە کاڵەیە خوورێ ئەو تەقالید و کەڵچەری ئەو وڵاتیەوە ڕاهاتون لەگەڵ ئەگینا ناکرێت چاولێک خۆی من ناکرێت بۆ نمونە بەڵێ ناکرێت چاولێکەری بکرێ ئەو حاڵەت تەقاللای خۆشمە هەندێک شتێ تەقالید و کەڵچەرە بڕارەدا لەو حاڵەتان ئەو دەفری کە خواردنەکەی تیاماداکرێ بڵێ یا منجەڵەکە بە کورتێکی خۆمان ئەو منجەڵەش کاریگەری هەیە ئەمە تیفاڵمان هەیە فافۆنمان هەیە ستیلمان هەیە هەرێکی لەوانە جۆرێک سابوونە تیڤال ڕپۆشێکی کراوە بۆیاخێکی لەسرە ئەم بۆیاخ بۆ کراوە چونکە ژێرەوەی لە کۆمەڵی مادە دروستکراوە مادە زۆر بە خێرایی کالێکێکا لەگەڵ خۆراکەکە هۆکارە بۆ دروستبوونی کۆمەڵەن ڕاتە ناو جەستەی ئینسان بانەڵێ من وتمان نەخۆشێکە ترێشخایەنەکە بانەڵ بەڵام هۆکارە بۆ دروستبوونی نەخۆش بۆیە کاتێک کە ڕەنگەکەی لاچەی بێ بەکارینەیە بۆ نەفافۆن ئەبێ کواڵەتیەم فافۆنی کە دروست کراوە بە شێوازە دروستکرابێت کە بە دەربێ لەو پێکاتەکان زە قورسانی کردێ نابێ لیدیتیاابێ ئێستا ئمە پلاستیکمانێ بنمونە یاری مناڵان ئەم پلاستیکی لە ماڵانە بەکارین مادێکمانەیە لید لە پێکاتەیە ئەکرێتە ناو پلاستیکانە بۆ کرێتە ناوی لەبەرەوە ناشکێت درەنگ ترێشکێت قایمێکات یانی ئەوەی لێ بکە ناشکێت ئەی باش ئەوێ پشکنینی بۆ بکرێت من دڵنیاتەکەمەوە زۆربەی زۆری یاری مناڵان زۆربەی زۆری مادە پلاستیکەکان بەشێکیان بە تایبەتی ڕنگدارەکان هۆکارن بۆ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە مادەی کانزای خورسیان تایە حساب خۆشببختانە من ئاگادارم لە زۆربەی سنوورەکانە پشکنینان ناکرێت بەڵام لە هەندێک دەرزگای ناکرێت داخڵە بێ بۆی ئەمانەی تێکرێت بۆیە لە خواردنی قاپی فافۆنی ئستیلیش بە هەماشە لە هەرێکی لەوانە ئەم حاڵەتانەمان هەیە دومی ئینستراکشنمانێ ئەگەر خێزانەکان یان باو بدایک یان لە ماڵە هەر مادەیەکەی کڕم بە تایبەتی خواردنی ساوای لاتو لە بەرۆ ژیان کردووەتە خواردنی خێرا بەکارێنرێ نسراکشنی لەسەر هەمووی لەسەر نووسراوە بە پێ نسراکشنانە بەکاریگەنەوە ڕێنەکانە خۆش بێ کاتمان هیچ نەماوە پێم خۆش بوو یەک پرسیاریان یەک ڕوونکردنەوە لەسەر بابەتی هەڵگرتنی خواردنەکان بێ زۆر جار کە خانما خواردن لێ دەنێن بەشێک لە خواردنەکان مێنێتەوە هەڵێگرنەوە کرێتە ناو سەلاجەوە هەڵگرتنی ئەم خواردنانە تا چەند دروستە بۆ کام خواردن دروستە بۆ کام خواردن دروست نییە کە نابێت هەڵگیرێ و دواتر گەرم کرێتەوە ئەگەر بە کورتی پێ سپاس دەکەم خۆی خواردن ئەوەندە بکرێک یەکسەر بخورێ باشتر وایە نامێنێتەوە دوو باشتر یەکسەر بخرێتە سەلاجەوە لە یەک جا زیاتر گەرم نەکرێتەوە بەکاربێنرێ بە شێوازێکی گشتی قسەمان هەیە لەسەرەوەی کاڵێ بۆ نمونە فڵان خواردنەکە بەڵام بە شێوازێکی گشتی زۆربەی خواردنەکان ناتوانرێ هەڵگیرێ بەکاربێنرێ بە شێوازی گشتی تاکتا خواردنمانێ ئەم حاڵەتانە بەڵام بە شێوازی گشتی بۆی خواردن بە فیڕۆدان خواردنێک هەیە کە نابێت بە
هیچ شێوەیە گەرم بکە بەفیڕۆدانمان زۆرە بە ئەوەش نەبێ بەفیڕۆدان بەڵام هەتا ئەتوانڕێ کەم بکرێ ئەوەندە بکرێت کە بخورێ بەڵام بە شێوازی گشتی خواردنەکان هەرچی مای ئەتوانڕێ هەڵبگیرێت و بەکاربهێنرێتەوە بەڵام لە زیاتر لە جارێک بۆ نمونە مریشک کەی کڕیت زۆرت کڕی خێتە فرێزەر کە هێناتە دەرەوە یەکسەرە بێ بەکاری بێنی کە خاو بۆ بێ بەکاری بێنی باشترین خاوبنەوەش لە ناو سەلاجە خاویکەیتۆ نەک لە دەرەوە لەبەر ئاو دووەمیش کەس خاوت کردەوە دووارە مەی خەرە فرێزەر بۆ ئەڵێم ئەوەندە پۆرشنی بچوو بچوو خە فرێزەرەکە بۆ یەکجا بەکاری بێنێت زۆر زۆر هەڵەگرێت پێویستی شەکە معلومات و زانیارەکان بگەنی بەڵام دەرفەتی بەرنامەکە و تەوەرەکە هەر ئەو نەبوو دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانت دکتۆر محەممەد فارۆق کە بەڕێزی ئەمسپۆری زانستی خۆراکە سپاس بۆی کە لە بەشی پرۆگرامەکەمەدا ئامادە بوون. وەڵێ خۆشەویستان ئێستش ڕاستەوخۆ دەچین لە لای هاوکارمان کاروان نازم کە ئەمڕۆ لە کۆیە هەڵمەتێکی خوێنبەخشین بەڕێوە دەچێت کاروان زانیاری زیاترمان دەداتێ کاروان سڵاو لێ بێت بەیانیت باش زانیاریمان بەرێ لەسەر ئەو هەڵمەتی خوێنبەخشینە کە ئامانج لە ئەنجامدانی چی و لەگەڵ ئەوەشدا بۆ خۆی چواردەی شەش واتە چواردەی مانگ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە بۆچی ئەو هەڵمەتە لەم ڕۆژەدا ڕاگەیەندراوە. سنوور سڵاو لێ بەبیانی ئەوەش باش دابدای ئەوەی کە لە نەخۆشخانەی گشتی شەی دکتۆر خالیدەوە لە تاقیگەی ناوەندی و ئاگداریەکی زۆر بۆ هاوڵاتیانی شاری کۆیە و ڕێکخراوەکان کراوە بنبستی پێدانی خوێن ڕێکخراوی خوێنبەخشانی داوی وەک بەرپرسیارەتی کە چەندین ساڵە دامەزراوە ئەوان ئەمڕۆ هەڵمەتێکی فراوان پاشکەمێکی تر هەڵمەتەکە بەڕێوە دەچێت ئەنجام دەدەن دیارە سعات دەدانراوە بۆ ئەنجامدانی هەڵمەتەکە وەکوی ئاماژەم پێکرد یعنی پێویستیشی زۆری هەم نەخۆشخانە هەم تاقیگەی ناوەندی کۆیە من بۆ زانیاری زیاتر لەسەر هەم پرسیارەکەی تۆ هەمیش ینی بواری خوێنبەخشینەکە و چەند ئەندامیان هەیە ئەم ڕێکخراوە سا زۆر بەڕاستی و ئەحمەدەمین لە پرساوی یاخود بەڕێبەری ڕێکخراوی خوێنبەخشانی داوێ دەدوێنم کاکیوام کاتان باش زۆر سپاس بۆم دەرفەت و دیدارە گەلێک سپاس کاکیوە سەرتەدەمێ ئەو ئاماژە پێکەم ئەمڕۆ ڕۆژی خوێنبەخشینە یاخود ئێوە بە چمە بەسێک ئەمڕۆ خوێن دەبەخشن ئایا داواکاری بوو یاخود چی ئێوە ناوە ینی دێن بۆ تاقیگەی ناوەندی بۆی خوێنبەخشن لە ڕێگەر ئەندامەکانتانەوە سادەتا بەخێراتنی بەڕێستانەکەم سڵاو لە بینەرانی گەلی کوردستان ئێمە وەکو ڕێکخراوی خوێنبەخشانی داوێت لەلایەن نەخۆشخانەی شەی دکتۆر خالیدەوە ئاگادار کرایەوە کە پێویستیان بە خوێنە لە هەموو زۆرەکان بۆیە ئەمڕۆ هەستین بە هەڵمەتی خوێنبەخشین بۆ نەخۆشخانەی شەی دکتۆر خالید بە ڕێبەراتەکانی پۆلیسی هاتووسەرەوە پۆلیسی نەوت و گاز چەندام و دەستگایەکی دیکەی حکوومەت ئامادە دەبن لاو هەڵمەتەدا بۆ خوێنبەخشین بۆ نەخۆشانی تالاسیما و نەخۆشخانەی شەی دکتۆر خالید. ئەندامەکانتان چەند دەبنیانی ئەگەر بە ئاماژە بۆ بکەین وەکو ئەنداممان زۆرە چکوانێک لە ئەندامانمان نانوێت نەناویان بەس ڕقم و موبایلی وش ناویانێت لە لای ئێمە نانوێت دەرکەون بەڕاستی لە تەنانەت لە کامیرە لە موبایلیش پێیان خۆشنێ دەرکەون ئەوانە بەس دەڵە لە پێناوی خوا ئێمە خوێن دەبەخشین زۆرن ئەندامەکانمان زێتر لە 1000 کەسمان هەیە وەکو ئەندام بەڵام ئەمڕۆ بەشێکمان ئاگادار کردوتنەوە. ئەمڕۆ تەوەقوع دەکەن یاخود پێشبین دەکەن چەند ئەندام ئامادە بۆ بەخشینی خوێن بە تاقیگەی ناوەندی ئێستا زۆر پێویستە لە سارکراوەکانیانە هیچ وەگۆی باز دەکەن بڕێکی زۆر خوێن نییە لێرەیە بە ژێری تاقیگات داوای چەندی کردبێ ئەوەندە کەسەمان ئاگادار کردوتە لەبەرەوەی جار هەیە تاقیگات دەرێت تەنها 30 نەفەریان بۆ 40 نەفەریان 50 نەفەر چیسیان خوێن پێویستە ئەو کاتە ئەوە دێمە ئاگادار دەکەینەوە بێن بۆ هەڵمەتی خوێنبەخشین. جارێمە لەگەڵ ئێوە بووین بۆ مەسی خوێنبەخشین کێشەی نەبوونی چیسی خوێن هەبوو ئێستا و گرفتار بەردەوامە بەڵێ نەکرد کێشەی چیسی خوێن پێداویستەکانی دیکەی تاقیکردنەوە بۆ نمونە پشکنینی خوێن وەکو تالاسیما وەکو زۆربەی زۆری نەخۆشەکان لە نەخۆشخانەی شەی دکتۆر خالید کە من بەڕاستی نازانم ئێمە سەر بە هەولێر بووە بێدەنگە بەڕاستی زۆر لە ئاسی کۆیە سستە محافزی هەولێر هیوادارین چاوێک ئاوڕێک لە کۆیە بدەنە بۆ ئەوەی لە هەموو خزمەت گوزاریە کوێدا بڕاو بەڕاستی جگە لە تەندروستی ئێمە ئێستا نەخۆش تالاسیمامان قوڕ بەسەرە نەخۆشەیە پێویستی بە پشکنینە مانگانە جار هەیە نییە دەسێت لە دەرەوە دەیکە کاکە یەک پشکنین لە دەرەوە 7,000 بۆ 8,000 تێچێت باڵێ بە تایبەتی سەنتەری تەندروستیشی گرفتەوە گرفتەی کە دەربارەی ئەوەی کۆی کراوەتەوە بەڕاستی لە هەموو ڕاستێکەوە قەیرانیان ڕوو لە کۆی کردەوە مادەی 130 لێ کردو بەڕاستی نابێت کۆی ئیهمال بکرێ و فرامۆش بکرێت بۆ خوێنبەخشان بۆ ئەندامەکانتان
لایەن تەندروستی داواکارین لە ئەندامانی خوێنبەخشینمان بێن بە خوێن ببەخشن چکە خوێن سوودی زۆرە کاکە یەکەم دوورت دەخاتەوە لە جەڵدەی مێشک و جەڵدەی دڵ و چەندی سوودی تری هەیە جگە لە خێرە نەپساوەکەی کە خێرێکی برای بەڕێز من ئاسمر دەمەوێت وتەبێژ یاخود دەڕاگەاندنی تەندروستی کوێ بن کاک ئەوکار ئەمڕۆ هەڵمەتێکی خوێنبەخشین هەیە تا چەند پێویستە بۆ ئێوە ئەم هەڵمەتە تا چەند گرنگە لەمە ڕابردووە چەندین ئاگاداریتان هەبووە بۆ ئەوەی کە خەڵک بێت خوێن بەخشێت بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە ئێمە دەستخۆشی لە هەر ڕێکخرا و لایەنێکی سیاسی و هەر کەسێک دەکەین کە بێت ئێرە خوێن بەخشێت چونکە خوێن بەخشن ڕزیارکردنی ژیانی کەسێکی ترە کە ئەمەش پێویستە ئێمە هەندێک جار پێویستمان بە خوێنێ بن لە ڕێگەی سێتی دایرەوە ئاگاداری بڵاوکەینەوە بۆ هاوڵاتیانی شاری کۆیە کە سوپاسی خەڵکی شاری کۆی دەکەن کە بەهانامانەوە دێن هەر جارە پێویستمان بە خوێن هەبێ ئامادەیان هەبوو خوێنیان بەخشیوە کاک هاوکارەکە باس لەوکەی ئەسا کاکیوە باسی لەوکە گرفتی نەبوونی چیسی خوێن یاخود ئەو شتانە زۆر جار هاتوون ئامادە بوون یعنی ئەندامیشی زۆرن ئامادە بووە ئەم گرفتە بۆ هەیە لە ڕۆژی سی خوێن بەڵێ ئێمە خوێن بەو شوێ وەرناگرین کە کۆمەڵە خوێنێکی زۆر خڕ بکەینەوە دای بنێن هەفتانە یاخود مانگانە خڕ دەکەینەوە دای دەنێن ناو ئەو شوێنە کە پێویستە لەبەرەوە هەندێک جار ئەو کێشەوە دروست دەبێتن بەدەر لەوە بەدەرفەتی دەزانم پرسیاری ئەوش بکەم هەر لەگەڵمانەی بە شێوەیەکی ڕاستە خۆیسا باسی تای خوێن بەربوون بکەین ئێستا حاڵەتێکی لە بەڕێوەبەتی گەشتی تەندروستی کۆی تۆمارکراوە لە نەخۆشخانەکان هیچ حاڵەتێکی لەو شێوەیە هەیە نەخێر لای ئێمە هیچ حالەتی تۆمار نەکراوە و من خۆم ئەم ڕۆژ لەگەر بەشی ئامارە و لەگەر نەخۆشخانەی فەرکاری چێتوە خەڵک قسەمان کردووە تا ئێستا هیچ حالەتی تۆمار نەکراوە باشە ئاماژە ئەگەر بەوە بکەم ئێستا گرفتێکی تر هەیە یاخود نەخۆشیشی تر زۆر زۆر بڵاو هەیە کە ئەویش هەوکردنی پەردەی مێشکە ئەمە تا چەند یعنی ڕاستە یاخود تۆمار کراوە و ئایا پشکنەکان لای ئێوە دەکرێن پشکنەکان لای ئێمە زیاترەوەیە کە دکتۆر بە جۆرەی نەخۆشی کەسەکە دەکاتن بەڵێ لای ئێمە ئێستا نزگەی هەشت حالەت تۆمار کراوە بەڵام سەرجەمیان چارەسەریان بۆ کراوە چاک بنوتەوە ئێستا لە ماڵەوەن هەشت حالەت تۆمار کراوە حاڵەتەکان ڕەوانە شارەکانی تری هەرێمی کوردستان کران ئایا هیچ حالەتێکی خەتەر و ئیمەرجەنسی هەبووە وەکو وتم هەشت حالەت تۆمار کراوە بەشێکی زۆران ڕەوانێ سلێمانیان هەولێر کراوە چونکە ئەوانە پێویستیان بە سیتیسکانە لای ئێمە سیتیسکانیش ناکە کە کتابمان کردو بۆ سەری خۆمان بۆی ئەو سیتیسەکانمان بۆ چاکرێتەوە یاخود بگۆڕدرێ بەڵام گۆڕنی باشترە و هەشت حالەت تۆمار کراوە ئەوانێک کە ڕەوانەی شارەکان کراون هەمووشیان ئێستا چاوبرێتەوە بای تەندروستیان جەگەر هیچ کێشەیان نییە لە دوو ڕۆژی ڕابردوو لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو دوو حاڵەتی پێوەدان یاخود بەهۆی سەگی بێلانەوە هەبووە لە بەربراتی یاخود لە نەخۆشخانەی گشتی شەهید دکتۆر خالید ئایا چارە سەرێک یعنی دۆزراوەتەوە ئێوە بەکو بەربراتی گشتی تەندروستی کۆیە هیچ داواکارێکتان بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ڤێتەرنەری کۆیە بۆ ئیدارەی شارەکە بەرز نەکرێتەوە بەڵێ ئێمە نووسراومان کردووە بۆ ڤێتەرنەری بەڵام ئەوەی کە کێشەیە دەبێت شوێنێکیان بۆ دروست بکرێت و ئەو سەگە بەرانە لەوێ جێگیری بکرێتن ئەو شتاوەکو ئێستا چارەسەر نەکراوە هاوکار علی وتەبێژی تەندروستی کۆیان چنوور بابەتە تەندروستیەکان بوو هەم لەسەر هەڵمەتێکی خوێنبەخشین بوو لە قەزای کوێ و لە تاقیگەی ناوەندی بەڵێ کاران خۆت بەشداریەکەی لەو هەڵمەتیان خوێنە بەخشی ئەمڕۆ وڵا چنوور من حتمما ئەگەر بەهۆی بڵێن ئەگەر ئیش و کاری ڕاگەاندن و نەبێ ئەوە بەدڵنیاییەوە بەشداریمان دەبێت و خوێنشمان بەخشیوە لە ساڵانی ڕابردووە دێ ئەگەر ئەم ڕۆژ نەبێ قەیناڵێکرە بۆ چواردەی مانگ ڕۆژی جیانی خوێنبەخشی نەدەست خۆشکاروان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کۆیە و تەواوی کوردستان دەچینە لای بابەتێکی تر بڕگەی دەنگ و ڕەنگی ناوچەی کوڕەداوێ بابەیەکەوە بینەری بین و گوێبیستی بین دواترەکەڕێنەوە
جمالي دنيا هوري لار بايا وهجته بيان أمان ويبهشته بيان عليك وجاري أمان دفير ملكي ريشايا كاري من ووت ووعيا كوت وتوكيشايا أمانك يوت وتوكيشايا جميعك يا بسرة ومخاكم وصار بلا نخوام جميعك يا بسرة ومخاكم وصار بلا نخوام بكسو بدر بيار هودم بكسو بدر بيار هودم بميوم يخان خوم سي مجنون خلاتم عوالي وكوان خوم مصلحتي تير تاوني عاشنا وبيقان خوم هەرێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانیدا هەڵبەت بەرکەوتنی زۆرە لەگەڵ خەڵکیدا لەگەڵ دەوروبەرەکەیدا جا لە کاتی بەرکەوتندا هەڵبەت ڕوبەڕووی زۆر قسە دەبیتەوە ڕوبەڕووی زۆر ڕەخنە دەبیتەوە جا هەندێک لە قسەکان ڕەنگە خۆش بن هەندێکی ناخۆش بێ هەندێک لە ڕەخنەکان ڕەخنەی دروستکەر بێ هەندێکی ڕەخنەی ڕوخێنەر بێ جا لە کاتی بەرکەوتنمان بەرامبەر ڕەخنەی ناخۆش یاخود قسەیەکی ناخۆش یان کردەوەیەکی ناشرین تا چەند گرنگە هونەری پشتگوێخستن بەکاربهێنی یاخودەوە تا دەبێ کاردانەوەمان هەبێت و وەڵاممان هەبێت لە چ کاتێکە پێویستە هونەری پشتگوێخستن ئەنجام بدرێت جوبران خەلیل جوبران ئەدیب و شاعری لوبنانی دەڵێت هەر کەسێک بتوانێت هونەری پشتگوێخستن پەیڕۆ بکات لە ژیانی ڕۆژانیدا ئەوە وای دابنێت کە زیاتر لە نیوەی کێشەکانی چارەسەرکردو یاخود تێپەڕاندووە کەواتە تا چەند گرنگە ئێمە هونەری پشتگوێخستن پەیڕۆ بکەین و چۆن پەیڕۆ بکرێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە چ کاتێکدا هونەری پشتگوێخستن پەیڕۆ دەکرێت و بەرامبەر کێ و لەگەڵ کێدا ئەنجام دەدرێت لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کارزان جەمال کە بەڕێزیان سپۆڕی دەرونین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەدامادەن کا کارزان بەیانیت باش بەخێر بێت سەر چاوان کا کارزان پێشوی کە بچینە سەر هونەری پشتگوێخستن و چۆنێتی ئەنجامدانەکەی پێم خۆشە ئەوە بپرسم کە مرۆڤ دەتوانێت گوێ بە قسەی دەوروبەری نەدات گوێ بە ڕخنە دەدات دەتوانێت کەسێک ڕخنەیەکی لێ بگیرێت یاخود قسەیە کردەوەیکی ناشرینی بەرامبەر ئەنجام بدات
پشتگوێ بخات و گوێ پێنات و کاریگەری لەسەری نەبێت؟ لە ڕاستیە قسەکردن یەکە لە بنەماکانی ئینسان و ئەو گیاندارانی کە لەسەر گوۆی زەویان بە مرۆڤیشەوە یعنی جیاوازی ئینسان لەگەڵ ئاژەڵە ئەوەیە کە ئینسان قسە ئەکات و بیرەکاتەوانێ کەواتە قسەکردن بەشێکە بنەمایکی سەرەکیە لە پەیوەندی ئینسان بە ئینسانەوان و ئەوەی کە پێی وایە قسە گرنگ نییە و قیچ کاریگەری نییە بەڕاستی ئەوە تێنەگەیشتوە لە بابەتەکان و لە ڕووی معریفیەوە پێ نەگەیشتووە و ئەگەر بژڵێن زۆر کاریگەری هەیە و ژیانە تەدمی دەکات ئەوە چکە مەسلەی ئەو شتانی پەیوەندی بە ئینسانەوە هەیە هەمووی لە هاوسەنگیە یعنی هەم زۆرەکەی خراپە هەم کەمەکەشی خراپە مەسلەی قسەکردن مەسلەی ئەوەی کە پێوتی لە ڕای خەڵک ئێمە ئەتوانین بە دوو شێوە قسەی لەسەرکەین یەکەمیان شێوە سلبیەکەیەتی کە زۆر جارە بێتە هۆی وەستادمان لە بڕیادارمان لە قەرارمان لە ژیانمان لە یعنی زۆر جارێتەوە مەشروعێکی زۆر گرنگی لە بەردەما مەشروعێکی زۆر حیاتی لە بەردەمایە لەبەری دوو کەس قسەیەکیان کردەوە لەسەری پەشیمانە بیتەوە لە قەرارەکەت یا بە پێچەوانەوە زۆر جار هەیە قەرارێکی هەڵە لەوەیە کە بییت کە قەراری لەسەربەی کە لە ژیان تا جێبەجێکی بەڵام قسەی دوو کەسی هۆشمەند و عەقڵ لە بارودۆخەکە پەشیمان دەکاتەوانێ کەواتە بە کورتی و بە کوردی کەسێک کە هۆشمەند بێت کە بیرکردنەوە و تێگەیشتنی باش بێ بۆ ژیان ئەوە قسەی خەڵک دەتوانێت باشی وەرگێت بە پێچەوانەوە ئەگەر کەسێک ساویلکە بێ و هەمیشە چاوی لە دەمی خەڵک بێت چی پێڵن چی بکات چی نەکات تاوان و کەسانە کاریگەریکە زۆرتر لەسەریان قسەی خەڵک و واتە کاریگەریەکە ئەکەوێتەوە سەر کەسەکە و تا چەند بیری لێکاتەوە تا چەند بەردەوام ئەتوانین بڵێن معریفی کەسەکە هۆشمەندی کەسەکە پەیوەندی بۆ نییە خوێنەوار بیان نەخوێنوارە پەیوەندی بۆ ئەم کەسە لە ژیانیا چۆن تەعامل لەگەڵ کەسەکان ناکات چۆن قسەی خەڵک وەرەگرێت یعنی زۆر قسە هەیە وەکو زێر وایە ئەو تۆ ناکرێ بڵێ گرنگی پێدایە زۆر قسەیە زۆر ناخۆشە یعنی ئەکرێت قسە ئەکرێت تۆ کە قسەکە لە دەما دەروانەی گوێژەی بیستێت کەواتە قسەکە وەرگرت ئەم قسەی چکاری لەسەر تۆ هەیە ئەگەر کەسی هۆشمەند بێ و تێگەیشت و بێ کامەڵ بێ لە حیات لە ڕووی شخصیاتی خۆیوانێ بەپێی قسەکە وەریەکرێت مەسەلەن ئێمە شتێکمانەیە ئەڵێ پاڵاوتنی قسە باشە تۆ کۆمە لە قسەیە بەرامبەرێ ئەبێ ئەم قسانە بپاڵەویت ئەو شتانی سوودی هەیە بۆ ژیانی خۆت وەریگریت و ئەوانش کە سوودی نییە و هەستەکەی ژیانت ڕێگرە بێ لە بەدەم ژیان تاوکو بە ڕێزی باسێکە دەبێ ئیمالێکین پشتگوێی خوێن جایتر ئەم تەکنیکەش شێوازی خۆی هەیە خۆی هەیە باشە کاک کارسان لە کاتێکا کە دەتەوێت هوەری پشتگوێخستن ئەنجام بدەیت ئەم هوەری پشتگوێخستنە بۆ هەموو قسەیەک بۆ هەموو ڕەخنەیەکی ڕوخێنەر مەبەستم ڕوخێنەرەکان و قسە ناخۆشەکانە دەکرێت پشتگوێ بخەی یاخود هەندێکات پێویستەکە وەڵامت هەبێ بۆی پێویستەکە کاردانەوەت هەبێ بۆی بێگومان زۆری قسەکە دەبینێت ئێمە کە باس پشتگوێ قسەی تەمان ئەو قسەی خراپە بۆیە پشتگوێ خەین یعنی قسەی باش بێ وەریەگریت و ئیشی لەسەرەکەی لە ڕاستیە سێ کوچکەی زۆر گرنگ هەیە لە کاتی کە کەسی قساکە بەرامبەر یا شتێکەڵێ لەسەر ئەم سێ بنەمایە لە مێشکی خۆتا بچەسپێنیت قسەی خەڵک کاریگەری نابێت لەسەرت گرنگترینیان ئەوەیە کە کەسی قسەی لەسەرەکرێ کاریزمای هەبێ گرنگ بێ لە کۆمەڵگەیە پێگەی هەبێت کەسێک کە بێنرخ بێت و هیچ پێگەیەکی نەبێ و لە کۆمەڵگای هیچ جێگەیەکی نەبێ قسەی لەسەر ناکرێت ئەومانە زانین کەواتە کە تۆ قسەت لەسەرەگرێ هەیت گرنگیت ئەمە لە ناقی خۆتا بچەسپێنێت بەڵێ کەس ئیتر لە هەموو ڕێەوە کەسێکی گرنگیت پێگەت هەیە بۆیە قسەت لەسەرەکرێت خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێ بزانی کامەڵبوون بۆ ئینسان نییە هەموو ئینسانێک نقصانێکی لە حیاتە لە گوزرانە لە ژیانە لە تەعاملیا لە ڕەفتاریە یعنی مەهما یەکون تۆ پێگەیشتی لە ڕووی کۆمەڵایەتی و گرفتێک هەیە یعنی کەسی کامەڵ نییە هەمیشە ئێمە گرفتێکمان هەیە پاشان ئەوەی زۆر گرنگ ئەوەیە کە بزانین قسەی خەڵک نامانگەێنێ بە هیچ قسەی خەڵک وەک کۆڵێن ئەمان خاتە بەهەش نامان خاتە دۆزەخ نە دۆڵەمەندەکە نە فەقیرمانەکە نە نەخۆشمانەکە نە ساخمانەکە نە دڵخۆشمانەکە نە دڵ ناخۆشمانەکە کە تۆم بنمانێ لە خۆتا چەسپان ئەو کاتە قسەی خەڵک هیچ شتێ نیە جگە لە دەنگێت بە گوێتەوە تەواو کەواتە گرنگە کە بزانین ئێمە گرنگین بۆیە قسەمان لەسەرەکرێت ئەو زۆر مهمە یعنی ئینسان کە توانی بگاتەوە حەدەی کە خۆی بە گرنگ زانی کاریزمای خۆی پاراز لە مجتەمەعا ئەو کاتە قسەش کا لەسەری تێگا کە قسەکردن لەسەر کەسی گرنگ ئەکرێت پاشان ئەبێ بزانین قسەی خەڵک هیچ لە ژیانی ئێمە ناگۆڕێ ئەگەر ئێمە باش تەعاملی لەگەڵا بکەین یعنی من هەتا هزار ساڵێتە خەڵک قسە لەسەرم کە ئەگەر من ئەو قسانە وەرنەگرم و مامەڵی لەگەڵ نەکەم و بیری لێ نەکەم و دووبانی نەکەم و هیچ کاری نییە لەسەرم کەواتە قسەی خەڵکی لە ژیانی من ناگۆڕێت لەبەرەوە کەسەکە خۆی دەوربینە چۆن تەعامل لەگەڵ ئەو بادۆخەیەکە کە بەرامبەری کراوە زۆر قسە هەیە سوودی هەیە وەریەگری زۆر قسەژەیە بێ ڕەدی بیتەوە بەڵام وەگەوەی جواب بیتەوانێ ئەمە جۆرێکە لە
تعامل زۆرێکە لە هوەری قسەکردن لەگەڵ خەڵکە. ڕەنگە کاکارزان زۆر جار بە تایبەت ئەگەر قسە ناخۆشەکە یان کردەوە ناشینەکە کە بەرامبەر کەسەکە ئەنجامەدرێ لە بەردەم خەڵکا بوو بێت. ئەگەر پێشگوێی بخات ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان دەوروبەرەکەی بە بێغیرەت بە بێت ئەڵێ خۆزگە لە کاتی خۆیان جوابم بایەوە. درستە پشیمانە بێتەوە خۆزگە جوابم بایەتەوە. لەم حاڵەتانە ینی چارەسەر چی؟ لە ڕاستیە پەرۆدی کەسەکە زۆر دەورەبینێت. یعنی تۆ کەسی قساکات بەرامبەرت لە ڕووی کۆمەڵاتی لە تۆ نزمترە بەس لە ڕووی تەمەوە لە تۆ گەورەتر بێت. لەوە چ ئەخلاقی تۆ ڕێنەیە کە جای بێتەوە یا پەرۆدەی تۆ بە شوێ پەرۆدەکرایی کە لە خۆ گەورەتر قسە نەکەی بەرامبەری. بەڵام مەرج نییە تۆ بەو شوێی کە قساکە تۆ جای بێتەوە. مەسەڵەن کەسێک قسەیەکات بەدڵی تۆ نییە لەسەر تۆ قساکات لەسەر ژیان و شکڵ و ئیشوکاری تۆ قساکات. تۆ ناکرێ بڵێ تۆ حەقت چییە تۆ کەی پێنی بە تۆی تۆ بوونی قسە سەمنکی ناکرێ بڵێ ڕێزمێ بۆ قسەکانە بەڵام من خۆم ئەزان بیرکەمەوانی ئەزانم چۆن بڵێ بەش ئەو تەعامل ئەو فەنی قسەکردنی کە هەمانە هەریەکە بە پێی خۆی هەیەی لەبەرەوە جوابانەوە لە جێی خۆیان زۆر جار سوکنایی دەرونی پێڵامداناش بە خۆی هوەری هەیە بەڵێ بەتاکید چونکە زۆر جار هەیە ئێمە هەمیشە کەسێک گەڵ ئەم کەسە قسەڕاقە بۆچی لەبەرەوەی زۆر سەری حەجاری وایە مەسەڵەن کە شتێکێ بەرامبەری شتێوتێ بەرامبەر یەکسەر جوابەیەتوانێ بەڵام ئەمە لە کۆمەڵگەی زۆر جار بە قسەڕاق ناودەوزەن دەکرێت ئەڵێ ئەم کەسە ئەوە نیە قسەی لەگەڵا بکەی یا قسەی بۆ بکەی بەڵام زۆر جاژەیە کە لە نەختا بێت تۆ زۆر ئازارتێت یعنی دوای بیرەکەی تۆڵی خۆزگا مەسەلەن 100 وەڵامە بۆ دووزە بێت دوای لە دوای کە بیرەکەی 100 وەڵامە لای ئەڵی خۆزگەی شانم بوتە لەو کاتەیە بەڵام گرنگەوەی لەو کاتەیە چی ئەڵێیت بەڵام ئەبێ هەمیشە ئینسان خۆی نەدۆڕێت ئوستاز کێکی قسەت لەسەرەکات وەکو وتمان لە ڕووی پێگە و کۆمەڵایەتەوە لە تۆ نزمترە ئەگەر وەک تۆ بێ باست ناکات ئەگەر لە تۆ بەرزتر بێ باست ناکات یعنی سەیریکە هەمیشە چۆن قسە لەسەر تۆ ئەکرێت قسە لەسەر ئەو لایەنە ئەکرێت کە پەیوەندی بە شخصیت و کەسایەتی ژیانتەوە هەیە قسە لەسەر شتی منطقی ناکرێت شتی زانستی شتی علمی لەبەر ئەو کەسی کە قساکە بەرامبەر بەتاکی لە تۆ نزمترە و ئەوێت تۆ ڕاکێشێ بۆ لای خۆی ئەو ناتوانێت بێ بۆ لای تۆ طبعا لەبەر ئەو توانایی نییە ئەوشە هونەرە بەکارێن بەڵێ هونەرەکە کە تۆ ڕاگەشت کە تۆ وەگە قسەت کرد وەگە جواب بایەوە کەواتە هیچ جیاوازی نیە لە بینتانە هەردووکان لە یەک مستەوە دەوروبەرەکە لەو کاتە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە پاڵنەرێ بێت بۆ ئەم کەسە بۆی کە وەڵام باتەوە یان کاردانەوەی هەبێ بەرامبەری بەتاکید تۆ دەوروبەرە کێ لەگەڵتا مەسەلەکە کەسێ بێت تۆ باش بناسە جۆرێک لە بێغیرەت ناوێ بەنەڵە نەگەڵ هەبووە وەڵامیەوە نا تۆ لەگەڵ کۆمەڵە کەسا دانیشی ئەوانە تۆ ناسن باشت ناسن تۆ شخصیاتە چۆنە بیرکردنەوە چۆنە قسە و چۆنە ڕەفتارە چۆنە هەڵسوکەوتە چۆنە یعنی ئەو ناسن ئیتر جوابێت و جواب نێرە تۆ زانام قیمەتە چەندێ نرخە چەندێ بەڵام ئەکرێت لەوێ دووسێ کەس یەکشتی تر هەیە زۆر مهم ئێمە هەمیشە ئەومان پێشگوێ خستۆ بەڕاستی پێت بڵێم ئێمە لە هەر شوێنێکین لە هەر پێگەیەکین هەر شتێکین بەڕاستی پێت بڵێم کەسێک هەیە خۆشی ناوین ئیتر ئەمە ناتوانین کاری لێ بکەین کەسێک هەیە حەزناکە سەرکەوین کەسێک هەیە حەزناکە ژیانمان باش بێ کەسێکی دایمە هەوڵەیە داومان بۆ دروستکات چاڵمان بۆڵکەێت تێکەوین ئەمە پێوەندی بۆ نییە کە من خراپم بەرامبەر ئەو کەسێک کردووە نه زۆر کەسێ شەڕەگێژە بە سروشتی خۆی مەسەلەن تۆ لە دایرێکا داوامەکەی کۆمەڵی مۆزەفم پێکەوە هەشتا هەفتا مۆزەفە لە شوێنێکا داوامەکە تۆ پەیوەندی ئیشت لەگەڵم کەسانە هەیە باشە ئەکری هەمیان باڵێ هەمیان هاوڕێن نین هەمووشیان لەوە چ عیلاقت نەبێگەلانە قسە و بەڵام ئەگەر تێژنێکی زانستی بکەی هەچ کەسێ بە سەریح جواباتەوە لەوە چ لەو هەشتای 50 تۆی بەدڵ نەبێت 40 تۆی بەدڵ نەبێت 30 تۆی بەدڵ نەبێت بۆچی پرسیایی لێگەڵێ نازان بۆچی هەر بەدڵم نیە کەسەکە لەبەرەوە تو ئەبێ ئەوت لە پێش چاوێک کە هەموو کەس تۆی ناوێت هەموو کەس باشی تۆی ناوێت هەموو کەس وەصفی تۆ ناکات کە ئەوە لە مێشتا چەسپا ئیتر قسەی خەڵک زۆر گرنگ نایە بەلاتەوە گرنگە لە چاوی خەڵکەوە سەیری خۆمان نەکەین و خۆمان نەبینین خۆمان ببینین نەکەوەی کە سەیری چاوی خەڵکین و لە دەم و لە چاوی خەڵکەوە خۆمان ببینین وڵای ئوستازەمە دوولایەنە یعنی زۆر جارێ ئێمە کەمگەڕێی خۆمان نابینین ئیلا بێ کەسەکانی بەرامبەرمان پێمان بڵێ بەڵام ئەو کوتم ئەو کەسە کێیە بەڵێ ینی کە قسەی کرد سەیری کە بچکەی ئەم کەسە قساکە دایکتە باوکتە یا هاوڕەیەکتە یا دژبەرێکتە ئیتر کاکارزان ڕەنگە سەرچاوەکەی دیار نەبێ هەرڵێ وتیان بەڵێ بەتاکید وتیان ینی بکەرەکە یان سەرچاوەکە دیار نییە هەر بە وتیان پێتەگاتەوە خۆیان شتێکی زۆر سێرم خوێنەوە لەسەر قسەکردن هەر لەسەر ئەم بەرنامەیە لە مجتەمەعی ئێمە مجتەمەعی کوردیە یەکێ لەو شتانی قەرار لەسەر حیاتی ئێمە قسەی خەڵکە هیچ شتێکی تر نییە مەسەلەن توانای خۆم سکێڵەکانی خۆم ئیمکانیەتم بڕوانامەکانم تەمەنم ڕەگەزم ئەوانە بڕێ نامن چیم قسەی خەڵک یعنی وەکو وتم زۆر جار هەیە ئینسان مەشروعێکی زۆر مەشروعی هاوسەرگیری طبعا مەشروعێکی زۆر گرنگە لە حیاتەوە مەشروعێکی طویل المەدا یعنی زۆر جار ئەمێنێتەوە یعنی تۆ کە زەواجەکەی
بۆەوەیکی هەتامان لەگەڵ کەسە بژیت بەتات لە مجتمعی ئێمەیە کە تۆ ئەم قەرارە طبعاً پرسیارەکەیت بۆ نمونە ئەڵێ چی بکەم باشە یان نا زەواج کەم یان نەیکەم ئەی بیکەم چییە ڕۆیە طبعاً ئەمانە لەگەڵ خەڵکان مناقەشە ئەەکەیت پرسیارەکەیت ئەو کەسانی کە دڵسۆستن بە سەراحەت قسە بۆکەن ئەڵێ ئەمە حقیقەتەکەیە یعنی لێت ناکەن بە بەهشت و لێش ناخن بە دۆزەخ یعنی ئەڵێن ئەمەی هەیە ژیانی هاوسەرگیری ئەمەشی هەیە تۆم قسانەبی وەرگیت لای خۆت شەنوکەویکەیت بە پێی خۆنەوەی خۆی معریفەی خۆت بۆ حیاتە کامە باشەکانە کامە خراپەکانە لە کۆتایە کە زانی باشەکانی زیاترە بڕیارەکە بە ئەگە زانی خراپەکانی زیاترە بڕیارەکە مەیە بەڵام تۆ لەبەر ئەوەی مەسەلەن دەستگیرانەکەت کەسێک شکڵی بەدڵ نیە چاوی بەدڵ نیە لوتی بەدڵ نیە تۆ پەشیمانی تۆمە ئەمە فەشەری تۆ پیشانەیەات بەسم تۆ وەکو مجتەمع باسەکەم ئەمە زۆر جار لە تۆڕە کۆمەڵاتەکانە دووچاریەوە نابنەوانێکە دوو کەس هاوسەرگیریەکەن ئیتر بە کۆمنت پیایە نەخوارەوە بوو کچەکەی جەرێ نمونەمانە ئوستاز من زەلام هەیە دوای هەفتەیە جیاوەت لە هاوسەرگیری عنی هەمووتە لایم بەڵام هاتن لای من قسەیان کردووە وتمە بۆچی وەڵا ڕسمێکمان داناوە لە ڕسمەکەی لوتی گەورە دەرچووە هەموو قسە لەسەر ئەو کردووە و من ئێستا بەر چاوم کەوتووە ئەمە چیەکە زەعیفی ئەم کەسەیە کە چۆن کۆمنتێک و بەڕێزە باس یا قسەیەک تەواوی ژیانیە گۆڕێت بڕیاری زۆر هەڵی پێ لە حیات ئەتوانین بڵین کاکارزان کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە بۆ خەڵکەژی بۆ خۆی ناژی تاکی کۆمەلگای بەداخەوە بڵین وایە لەبەر ئەوەی کللتورەکەمان وایە ئیتر کللتورەکەمان هەم دینیە هەم کۆمەڵایەتیە هەم ئیتر ئەو گوزرانی کە هەمانە ئێمە زۆر جار بۆ خەڵک ئەژین لەبەر چی لەبەر ئەوەی ئوستاز ئەمە پێمان وایە کە پێویستمان بە تێکەڵی هەیە تۆ کە بە قسەی خوشکەکەت نەکرد بە قسەی براکەت نەکرد بە قسەی دایکت نەکرد بە قسەی باوکت نەکرد بە قسەی هاوسەرەکەت نەکرد هەر بە قسەی خۆتەکرد کەسێکی بێزراوی بە تایشیت یعنی چۆن گوێ ناگری و کاتەکەڵێ ئەم کەسە گوێ ناگرێت لە ئێمە و هەمیشە بڕیاری خۆیان لە کاتێکا لەەوە چەپڕیانەکانی خۆت زۆر دروست بن زۆر زانستی بن لەبەرەوە مادا ئێمە کۆمەڵایەتی ترین لە هەنێ مجتەمەعی تر زۆر تێکەڵترین کەواتە قسەی خەڵک گرینگە کاکارزان باسی پرۆسی هاوسەرگیریت کرد لە پرۆسی هاوسەرگیریە یاخود لە نێو خێزان و ئەندامانی خێزاندا هونەری پشتگوێخستن گرنگە هەبێت بۆ هەندێک حاڵەت یان بە تایبەت بۆ منداڵ جاری وایە منداڵ هەڵەیەکەکە قسەیەکەکە قسەیەکی ناشرینە دەوی دەرەچێ ئێڵێ پێویستەکە ئەم هونەری پشتگوێخستن بەرامبەر بە منداڵیش ئەنجام بدەیە بڵێ بەرامبەر بە ئەندامانی خێزان بۆی کە واتە منداڵەکە قسە بکات یا قسە بەرامبەر بکرێت مناڵەکە قسە بکات یان هەڵەیەک بکات لە ڕاستیان مناڵ هیچ تاوانێکی لەسەر نییە هەم لە ڕووی کۆمەڵات هەم لە ڕووی عرف و عادەتیشەوە و مناڵ هەرچیەکە هەرچیە لێت قەناعەتی پێی نییە و لە خۆی لێت بەڵام زۆر جارێ بریناکەرە قسەکە زۆر جارێ مناڵەکە زۆر بچووکە بەس قسەیەکات زۆر ئەیا لە دڵێ بۆ لەبەرەوەی لەو شوێنەیەوە کە تۆ خەلەلێتیای هەیە کە نقطەی زوعفەکەت لەویا هەیە باشە بۆ نمونە زۆر جار مناڵەکەڵێ ئەم خۆم بەسەر ماوە تۆ بەڕاستی زۆر جار کچەکە ماڵە تۆ بێزراوترین باوکی ئاجار لەسەر شەتۆڕان کەو قسەیەکات ئازۆتونە لەسەر من بۆ لەبەرەوەی ئەگەڕێب ئای لە چیا من ئەوە نەئین بەڵام مناڵە ئەمە معریفە و تێگەیشتن و هەڵسەگەوتی لەسەر ئەو حاڵەتێکە تایەتی سیارەکەی شکاوە بووکەکەی شکاوە ون بووە نەسەن لەسەر وەڵحاصڵ ئەمە لە منطقە قسە ناکە لە عەقڵ قسە ناکە لەبەر نایە بە هەندوەری هەیەت بەڵام بەڕێزی شت یا حەت کەسێکی تر کە دایکە کە باوکە ئەبێ هەر لە مناڵیەوە بەتایبەتی لە دوای 4 ساڵی کە مەرحەلەیەکی زۆر گرنگە لە حیاتی مناڵە کە ئەبێ فێری ڕێنمایەکانی کۆمەڵایەتی بکات فێری ڕۆڵی خۆی بکات ڕۆڵی کۆمەڵایەتی کچیە ڕۆڵی کۆمەڵایەتی کوڕچیە لە مجتەمەعی ئەمە وا باوە کە کەس زیاتر قسە ئەکات باشە بەڵام کەمترین کردەوەی هەیە بەڵام نەخێر ئێمە هەمانە کچ لەوە چێ زۆر کەم قسەکە بەڵام زۆر بەرهەمی هەیە بەڵام بەگشتی وا باوە کەواتە تێڕوانینی کۆمەڵ بەڵێ کەواتە من خوشەکەم ئەگە زۆر قسەکە بەرامبەرم بێ احتیاجی بە بەلامەوە یا دایکم یا هاوسەرەکەم چکە ئەوە بێت ئەچێتە چوارچەوەی یەکترکردنەوە لەبەر ئەوە ئەبێ هەوڵ بین قسەی خەڵک بەپێی ئەوەی کە هەیە بەپێی ئەوەی کە لە دەمیێتە دەروانێت تعامل لەگەڵا بکەین باشە کارزان کاتمان نەماوە لەسەر هونەری پشتگوێخستن کەسێک چی بکات یا چه هەنگاوێک بنێت بۆ ئەوەی کە ئەو هونەری پشتگوێخستنە پێڕۆکە ئەگەر بە کورتی بێ سواسەکە لە ڕاستیە تەکنیکان زۆرن بەڵام ئەگەر بە خێرای باسیکەین یەکێ لەو شتانی زۆر مهمە لە کەسەکە نزیک بینەوە زۆر جار خەڵکەڵێ لێ دوورکەم و ڕقمێتی زۆر جار ناسینی کەسەکە مەسەلەن تۆ قسە لەسەر نەکەیت نامناسیت بەس کە نزیک بووم لێت بادۆخی من نزانی ژیانی من نزانی لەوە لە قسان پشیمانی تۆ کە کردو هەروە تەکنیکتر ئەوەیە کە ئەبێ هەمیشە ئەوە بزانین کە ئەو ژیانی ئێمەیتیان ئەو بادۆخی ئێمەیتیان بەدڵی هەموو کەسی چادۆرمان نییە هەموو کەس لێمان ڕازی نییە
لەبەر ئەکرێ قسە بکە ئەکرێ شت بڵێ زۆر جار نەقسە ڕۆژات کردەوە ژێ بەرامبەرمان لەبەر منطقی وەرگین عتیادی وەرگین بارودۆخەکان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس کاکارزان سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانە سپاس بۆ کارزان جەمال کە بەڕێزیان پسپۆری دەرونی سپاس بۆی کە لە مەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرماون بۆ هیوایی کە توانی بێتمان لە پرۆگرامی ئەمڕۆ سوودێکمان گەیاند بێت کە هەردوو بابەتەکەمان بابەتی گرنگ بوو یەکیان پەیوەست بوو بەلانی تەندروستی و سەلامەتی خۆراک و ئەوی تریشیان پەیوەست بوو بە هونەری پشتگوێ خستن کە هەر کەسێک ئەو هونەرەی هەبێت کاکارزان تەسەوڕێکی نعمەتیە بێگەر کەسێ بتوانێەوەی دەستەکانە خۆشە سپاس بۆ یەکە تا ئێستا بینەرمام و کاتێکی خۆش بۆ گشت لایەک تا خواتان لەگەڵ